بسم الله الرحمن الرحیم. سلام علیکم و رحمت الله و برکاته. ناو خودی افشوجی پاشیوا ده خودی حس کرده باید پیشکش کردنش کردستان دوستاره ساعت 1 شب الهولیر دیو باشوره کردستان حتی بریا ساعت 3 ام دید جلوات بردامین حتی هدی هین دست پاشی وید کن ام دید پاشیوا خود مایی کن. سلااو سلااو لبینران و بیسرانی کردستان 24 او در روزی رمضان منطقه پران بخیر و خوشی ان شاء الله. نه خلاص بین افشوا پاشیوا ام شاوده یعنی بس بلام بله باشه ایکی جوان تا 15 ماه هر اوتری مرحبا يا رمضان يعني جاري هشتا ما بيتي بلين الوداع ان شاء الله هر بخير وبركه اروابو همو ان شاء الله بو همو كردستانيان وهر وهابو همو بينران وبسراني كردستان 24 هەڵبەت ئێمە زاین کە لە مانگی ڕەمەزان چەندین بابەت و گفتوگۆی زۆر جیاواز و زۆر کاریگەرمان مروژان و قسەمان لەسەرا کرد چونکە ئەم مانگە بۆ خۆی ئەوەندە پیرۆزە ئەوەندە شتی جوانی تایە کە جێی وەبیرهێنانەوەیە ئێمەش بۆیە ئەم شەو باسێکی لە هەموو ئەوانەی تر جوانتر و جوانتری شەبێتەوە کە لێبوردەیە باسی لێبوردەیەکەین لە ئاینی ئیسلامە کە بزانین ناو ئاینی ئیسلامە چۆن لێبوردەیەکی زۆر بەرفراوانە وصل بینی هەندی تێکژێک عەجز بین دوو تلێوان ناشێک و دوو ماهر هەندە بەس گەلک دەرگەیەکی بەرفرە ناوبەینەوە خودێدات ناوبەینەوە مرۆڤدا ناوبەینەوە و ژینگەهێدا هەتا لە ناو ناخی خۆتە ژوان زۆر جار ئینسانەکانە بە لێبوردەیان بەرامبەر خۆیان هەبێت دەستپێکێ ڕاست بێت دەستپێکی بەرامبەری مرۆڤی بخۆ مرۆڤ بەرامبەری خۆی لێبوردە بێت بەس بەریان بەحسەفی بابەتی بابەتێن دژی گشتی بکەین چونکی من ڕۆژێک تنی ئەمەش دەهێت دەستپێکێ دەهێت دەستپێکی ژوەکە دیارت ئاینە ئیسلاما پیرۆزدا گرێدای گونەه غەفراندنێنە یعنی خودێ مازنیا خۆ گونەهێت مرۆڤی ژێت بێت ئەم هەمیژی ئینسان خودێ تعالی هەوسای چێکری گونەه بارە وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء إلا من رحم ربي وحتى دمائك يعني خودي مروف وصاية شكري قلنا هات كده بس هاجال برامبر في تركيبة جوانا وخودي مروف وصاية شكري قلنا هاجيب كده ريكك بمروف دانا مروف قلنا هيت خوبي بغفرين طيب تيجي ده روجات دست فيك قلنا غفران ده إني أفشفت تني ما هي بلا مي هولا كيف دين أفشفت قال لك استغفار بكشين ده خوش خودي بكين قلنا هيت ما فان ده روجات درباز بيدا طيب تيجي أفشفت ده بغفرين تشين جام ده برف ده روجات ناوند دچین اوجی گریدای بابت کدنه چوا وکی خود قرآن پیروز داد فرمود فقلت استغفروا ربكم انه كان غفارا يعني مادام تا گناه کرینه پرکک تا های گناه تپی بین غفراندن اوجی استغفار و دخازه لیبورین برانبری خدا و جا افشوا بلا گریدای وی بابتی بد دخازه ما وهم بمجد دعا کن و بخوجی دعا کن بلکه خود برحمه خود گل ما کتو گناه ما بغفرینت گلک جراج مروی هاجینه هاجا يعني گناه که بجی که بس اش مروی به گناه حسابنینه بجا خود بەڵام خۆی گەورە ئەوەندە بڕەحمەکە لێبوردەیشی داناوە لەگەڵەوە ئەوە تا لەم دەڕۆژە کە چەندین شتێ بە چەندین شێواسەیە کە ئێستا زیاتر باسیەکەین چۆن بتوانین لێبوردەی بەدەست بێنین یاخود لەو گوناحانەی کە کردومانە خۆمان هەستی پێەکەین لە ناخەوە پێی نامرتاحین بتوانین چۆن لە خۆمان ببورین و خوا لەمان ببورێت و با دەستکەین بە ناوەڕۆکی خودی لێبینین و هەموو دەست بکەین باشوور و بەرەف دنیای هەمیە بچین تایبەتیژی رمضان سردم كورونا لا بيريشمان نتير رمضان سردم كورونا وكتو يلي خدای نهیلت اما ازاين كسال ناو هرمي كردستان چیه گوزارێت و چۆنە ڕێکارەکان چۆنە بەڵام لەگەڵەوەش کوردستانیان لە هەر شوێنێک بن بەردەوام لەگەڵ کولتور و عادەتە ئاینیە و نەتەوەیەکانە هەر تێکەڵن بۆیە بابزانین لە کوردستانیانی جیهان یا خودوانی کە لە تاراوگەن چۆن لەم کاتەیە ڕێوڕسمە ئاینیەکان لە تەواوی جیهان بەڵێ بس يعني یادەکەن و یاخود بەڕێیەکەن کە بزانین ئەوانیش ئەزانین کەرانتینن زۆربەی قەدەغی هاتوو چۆیە ئەوە بە تەواوی گۆڕانکاری بەسەر هاژە ینی گەلک جارە چ تۆڕی جوواکی بە چژی موبایل و تەلەفۆنکردنی بە مەهاش ئێک و دوو هەیە بەس دا زێدەتر بزانین کە خەلکی مێ کوردت مێش دەرفەی وڵات چەوە ڕۆژێت خود دەرباسکەم بزانین کە چۆنە بەرەف ئەڵمانیا بە بچین تایبەتیژی کوردت مێت این هر چهار پارچه کردن نوید آلمانیا جین روزت خود هم سردما کرونا تایبەتیش هیوار رمضان دا جدا در باز کن گلک جرا جبوی روزیش کندن پیگ و نویجا یا بربان گید کن لیدیف را هر یک برف مال خود و چه تایبەتیش روزن خود ناف مالت خود در باز کن عبادت و خدا پرستنا خود ناف مال داد کن به کل جهه که تایبەتی آینی الدوره کن و بندابزانی که کرد من آلمانیا چهار روزت خود در باز کن تایبەتیش هیوار رمضان پیروز دا و صلابت ما بو هر کرده که هر قلاش شد له هر شونه که جامد
ڕەمەزان و کۆرۆنا لەگەڵ تەفگەرە بازار و خەلکی هەموو ناونیشانên ڕەوشە نەهایە ئەڵمانیا و جیهانێنە. کوردên مسلمان لە ئەڵمانیا vê Remezanê cuda jiyên berê birêve dibin. Hatûnçûn kême û serdan û mêvandarî tune ne ji tirsê koronayê û biryarên hikûmetê jî. Êd hat 10 euro 20 euro dikirî, îca rabû hat xwar 45 yorî dikirî. û 100 yorî û 200 yorî ropê xelkê hat dikşand, gira me buha kirin, birinc me buha kirin, zeyt me buha kirin. û dawê va korona pişkîlvan rasekinî xuyayê cew xweş bûye. Em dirin xwar xwarina xwe dikirin, em mecbûrin her xwarina xwe bikirin. Wekî de em nikarin hercikî de em derkêt narin yani. Em tên dextorek bi, tiştek bi, sêdeliyek bi, dermanek bi, nan bi, nanê xwe dikirin, em ji xwar tişkî giradê xwe dikirin û vedigirin mala xwe tên dîsa. Bazara kirîna xwarinê germ e, piraniya xelkê li mal in û yek ji wan pêdiviyên fitarê dikire. Dukandarek ji rewşa nihaya firotanê razî ye. Firotin em dibêjin wek berê çêtir bûyî mesela kasa me mesela kirîna me firotina me wek berê ema miştirî pişkî bi rastî bi tirsayî nêzîkî kar dibê. Mesela pêşiya me heye gelek tişa dikire, dawiya me heye kêmasî çê dibê. Yanî gelek şaştî çêbûyî meselê kirîn û firotinê de. Ji ber hesabatên kirin gor wa hesabata gelek çik nebûn yanî. Ema xelk di malê xwe de nebêtir bilaks di malê xwe de nebêtir xwarinê dikirin, bêtir xwarinê dixwin. Ji ber girûniştînê 24 saet di malê xwe de xwarin bêhtir dibe. Li Almanya ji bilî ciyên xwarinê piraniya ciyên din ji ber koronayê girtî ne. Vê yekê zirareke mezin li aboriya vî welatî daye û dibe ku ev rewş heta paş cejnê jî berdewam be. Xema serekî ya xelkê niha xwe parêzî ye. Ka Mihemed Emîn, Kurdistan 24, Gelsenkirchen, Almanya. بەو هیواین ڕۆژووی هەموو لایەک قوبول بێت لە هەر شوێنێکی دنیا بنەرۆک پێشتری ژووتومانە کوردستانیان لە هەر شوێنێکی جیهان بن بە تایبەتیش بینەران بەسەرانی کوردستان 24. ئێمە هەروەکو باسمان کرد لە سەرەتاوە کە یەکێک لە تەوەرە گرنگەکانی ئەم شەومان باسکردنە لە لێبوردەیی و پاراستنی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە ئیسلامدا بە تایبەت چونکە ئێمە هەموو بابەتەکان بە تایبەت لە ڕەمەزاندا ئەیبەستینەوە بە گرێدانەوەیە کە بە هەم ڕەمەزان بە ئاینی ئیسلام و بۆ پێیکە کوردستانیانیش زۆربیان پێڕۆکاری ئاینی ئیسلامن بۆیە ئێمە میوانداری بەڕێز دکتۆر مەخدیت کەریم مامۆستای زانکۆ و مامۆستای ئاینیمان کردووە لەگەڵمانە بێ سڵاو لەبێ دکتۆر بەخێرهاتی و سەلاو لەبێت خی گەورە ڕۆژی ئێوەش و هەموو بینەران و خەڵکی ئەمە و خەڵکی جیهانیش پیرۆزکە ئینشاءالله و قبولکە ئینشاءالله. زۆر سپاس. دکتۆرە زانین کە لێبوردەیی چەندین جۆری هەیە بەڵام با بزانین لەناو ئاینی ئیسلامدا چۆن باس ئەکرێ یاخود لێبوردەیی چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان. پێشەکی داواکارم لە خوای گەورە ئەو دەرد و بەڵا و پەتا و ناخۆشی کە ئێستا لەسەر جیهانە بەگشتی و لەسەر عێراق و کوردستانە خوای گەورە بە کۆتایی بێنێ و کۆتایی پێبێ و بەرە خۆشی بڕۆین هەموو لایەکمان بە یەک شاد بینەوە ئینشاءالله. و هەروەها لێرە پیرۆزبایی مانجی ڕەمەزان ئەکەم لە هەموو مسلمانان بەگشتی و خەڵکی کوردستان و هەر چار پارچەی کوردستان و سەڵاو ئەنێرم بۆ هەموو خۆشەویستان و دۆستانمان لە پارچەکانی تری کوردستان ومێدەوارم خوای گەورە ئەوانیش سەرکەوتوو بکە و ڕۆژیەکانیان قبول کە و خێر و خۆشی و بەرەکەت بگەڕێنیتەوە بۆ هەموو وڵاتەکەمان بەگشتی. بەڕاستی ئەگەر باس لە تەسامح بکەین وەکو مستەڵەحێکی عەرەبی لێبوردەیی تەبعاً ئێمە ئەتوانین لە چەند ڕوانگەیەکەوە باس لەو بابەتە بکەین. من وەکو تەخەسوسی خۆم زیاتر لە بواری ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەتی ئیسلام و هەروەها چەمکەکی زۆر بەرفراوانە تەسامح لە بواری فەلسەفیەوە زۆر قسە و باسی لەسرە حتا لە بواری یاساییەوە زۆر باس و گفتوگۆی لەسرە. بەڵام ئەوەی کە زۆر گرینگە ئێمە ئیشارەتی پێ بکەین ئەگەر پێناسەیەکی کورتی بکەین تەسامح دەتوانین بڵێن وهو التخلي عن الأذى بالآخرين بإرادة تامة. ئەوەیە کەسێک لێبوردە بێت بەرامبەر ئەو کەسانەی کە ئەگەر ناحەقیان کردووە کە ئەگەر غەدریان لێ کردووە زوڵمیان لێ کردووە ستەمێکیان بەرامبەر کردووە ئەو دوای ئیرادەیەکی تەواو تەسامح دەرببڕی ئەوە تەسامحی حەقیقیە.
ئەوە نا شخصێک ئەگەر لە بێدەسەڵاتی بێت شخصێک ئەگەر کەسێک ئەگەر لە بێتوانایی بێت کەسێک ئەگەر بە هەر شێوازێکی تر بێ ئەمە نابێتە تەسامح بەڕاستی تەسامح ئەوەیە کەسەکە تەواو ئیرادەی هەبێ ئینجا لێبوردەی دەرببڕێ ئینجا تەسامح دەرببڕێ ئەوە واتایەکی زۆر ڕاستەقینەی تەسامحە بەحقەت چونکە بەڕاستی تەسامح لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەگەر تەماشا بکەین لەو ئاەتە پیرۆزەی قورئان کە من ئێستا باسی یەکەم خوای گەورە ئەفەرمێ بە پێغەمبەر ئەفەرمێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره طبعا ئەو عەفوە و سەفحە ئێمە هەندێک لە شارەزایان لە بواری زمانەوانی عەرەبی لوغەوی دەڵێن وەکو یەکن هاوشێوە یەکن مرادفی یەکن تەسامح و عەفو بەڵام نەخێر سەفح تەسامح زۆر لە عەفو گەورەترە بەڕاستی سەفح چییە؟ ئیمامی ڕاغیبی ئەسفەهانی زۆر بە جوانی باسی کرێ دەفەرمێ ئەگەر کەسێک لێیەکی بوری وهو ئیزالەت و مافی الصدور زۆر جاران کەسێک لە کەسێک ئەبووری بەڵام شتێکی لە دڵ ئەمینێ بەڵام ئەگەر باس لە سەفح بکەین بگاتە دەرەجەی سەفح ئەبێ ئەوەی لە دڵیتی ئەویش کۆتایی پێبێنێ ئەویش دابماڵێ و لەوێش لێ خۆش ببێ ینی بە یەکجاری تەسامح دەربێت تەسامح زۆر گەورەترە لە عەفو بەڕاستی بۆیەش خوای گەورە لە قورئانی پیرۆز فەرمان بە پێغەمبەری خۆشەویستمانەکە و بە هەموو موسڵمانان ئەکا ئێمە عەفو و سەفح دەرببڕین بەرامبەر ئەو کەسانەی کە ستەمێکیان کردووە بەرامبەرمان و جوانترین نمونەشمان ئەوەیە دوای ئەوەی پێغەمبەرمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ یاران و سەحابەکانی ئەگەڕێتەوە بۆ مەکە فەتحی مەکە ئەکا ئەو خەڵکانەی کە غەدریان لێکردینە زوڵمیان لێکردینە ستەمیان لێکردینە دەریان کردینە لە خاچی خۆیان لە عەرزی خۆیان هەموو ڕائەوەستن بەرامبەر پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەتوانێ هەر سزایەکیان بەسەدا بسەپێنی بەڵام پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەخون اذهبوا فإنكم الطلقاء ئێوە هەمووتان لە پێناوی خوای گەورە ئازادن یعنی چییە؟ پێغەمبەر تەسامحی دەربڕی هەمویان بوونەوە برای یەکتر و هەمویان بوونەوە کەس و کاری یەکتر کەواتە بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تاکید لەسەر تەسامحەکە تەسامح ئەو بنەمایەیە ئەگەر بێت و ئێمە بە تەواوی بەڕاستەقینە پەیڕەوی بکەین خۆشگوزەرانی بۆ کۆمەلگا ئەگەڕێتەوە بەیەکەوە ژیان ئەگەڕێتەوە بەختەوەری و ئارامی و هەموو شتێک بۆ کۆمەلگا ئەگەڕێتەوە و هەر کۆمەلگایەکیش بەعکسەوە ئەگەر تەسامحی تێدا نەبی دائیمەن دووبەرەچی و ململانێ و ناخۆشی دێتە جێگای خۆشی و بەختەوەری و کامەرانی جا بۆیە بەڕاستی هەمومان پێویستە باش لەو چەمکە شارەزا بین دەستخۆشی لە بەڕێستان ئەەکەم کە بابەتێکی ئەو هاتان لە مانجی پیرۆزی ڕەمەزان هەڵبژاردووە قسەی لەسەر بکەین چونکە بە حەقەت ئێمە ئەو مانگەش دەرفەتێکی زۆر زۆر لەبارە کە هەمومان ئەوە دەرببڕین هەمومان ئەو چەمکە پیرۆزە پەیڕەوکەین و کاری پێ بکەین و ئیشی پێ بکەین تاوەکو هەم خۆمان بەختەوەر بین ئارام بین دڵخۆش بین و دووەمیش خەڵکەکە لەگەڵمان بەیەکەوە هەمووی و زیاتریش ئەجر و پاداش وەرگرین لە ڕۆژیەکانمان و لەومان دکتۆر جوەکیتە گوتی بابەتی گرنگە و وەکیان کوردی داد بژین ئەوی هەویری گەلک ئاف بدوێت لە ئەم دەژمان پرسیارێت یەک ناف خەلکیدا دەست پێ بکەین لێبوردەیی عەفو و سەفح و تەسامح سنوورێک هەیە یانجی هەر کەسێکێ مافی مرۆڤی خۆر مرۆڤیدا زەرەرێک گەهاندە مرۆڤی هەموو درستە مرۆڤ عەفو بکەت یانجی سنوورێک هەیە ji dervey wî سنووری vêt mirov dadgehê bigirte ber yan jî penayê bibite her rekekadî ji bo wergirtina heqê xwe ji lêburdeyiyê û tesamihê zêdetir be. طبعا ئێمە ئەگەر باس لە سنووری تەسامح بکەین تەسامح زۆر زۆری هەیە کەسێک لەگەڵ کەسێک لەگەڵ جیرانەکەی کەسێکی تر لەگەڵ خەڵکەکەی خۆی بەڵام ئێمە لەبی ئەوەش بزانین ئەگەر کەسانێک یاسایان پێشێل کردیە پێویستە سزا بدرێن پێویستە بە حەقی خۆیان بگەن ئەوە جیاوازە لەگەر ئەوەی کەسەکە تەسامح دەکە ئێمە لە فقهی ئیسلامی چەند بابەتێکمان هەیە حتى ئەو بابەتە کە زۆر گرینگە زۆربەی ئەو بابەتانی لە فقهی ئیسلامی هەن دوو جۆر مافیان تێدایە بەشێکی مافی خوای تێدایە بەشێکی مافی خەڵکی تێدایە خوای گەورە لە زۆر بوارەکان ئەگەر خەڵکەکە لە مافی خۆی خۆش بوو خواش لە مافی خۆی خۆشە بێ دەوڵەت و یاسا و حکومڕانی لە مافی خۆی خۆشە بێ بەڵام بۆ نمونە تاوانی دزیکردن کەسێک دزی لە کەسێک کرد پێش ئەوەی ئەم دۆسەیە بگاتە بەردەمی دادگا و قازی و مەحکەمە ئەگەر کەسەکە عەفوی کرد لێ خۆش بوو لێبوردە بوو ئەوە خوای گەورەش و دەوڵەتیش و خەڵکیش لە حەقی خۆی خۆش بەڵام ئەگەر بگاتە دادگا لێشی خۆشبی دادگا سزایەکەی بەسەدا سەپێنی تەماشا کە چونکە بەشی خەڵکی تێدایە مافی خەڵکی تێدایە مافی حکومەت و خەڵک و دەوڵەتی تێدایە قەتل
یەکێکە لە تاوانە زۆر زۆر گەورەکان ئەگەر کەسەکە لە مافی خۆی خۆش بوو عفوی کرد ئەو کەسێک کە ئەو تاوانە گەورەی دەرحەقی کەسێکی ئەو کردیە ئەوە دەوڵەتیش و حکومەتیش و یاساش لە حەقی خۆی خۆش ئەبێت لۆ ئەو کاتە هەندێک حەقی تایبەت ئەمێنێ لەسەری بەڵام حەقی ئەساسی و بنەڕەتی کە لە شریعتی پیرۆزی ئیسلام کوژرانەوێ ناکوژرێتەوە بزانە کەواتە مانای ئەوە نییە ئەگەر کەسێک تاوانێکی کرد سزا نەدرێ لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونیەوە زۆر پێویستە یاساش مەزرای خۆی وەرگری بەڵام ئەوەی کە زۆر گرینگە ئەو چەمکە پیرۆزە ئەگەر بەرجەستەی بکەین ئەبێتە مایەی خۆشگوزەرانی مایەی خۆشەویستی مایەی بەختەوەری چونکە ئەگەر ئەو کەسەش مافی خۆی وەرگرتەوە کەسەکەش حەقێکی لەدڵ دروست بوو ڕۆژێک لە ڕۆژان توانای هەبوو مافی خۆی دیسان لەو کەسە تۆڵەی لێسەندەوە وای لێدێت تۆڵە بە تۆڵە زنجیرە و زۆر درێژە ئەچێشی ئەگەر تەماشا بکەین لەوانەیە سەردەمانێک کۆمەلگای ئێمە ئەو حالەتە عشایرگەریەی تێدا هەبوو ئەو تۆڵە سانەوەیە وای لێ هاتیە ئەو زنجیرەیە زۆر خراپە یاخود زۆر کێشە لەو کۆمەلگا دروست ئەکا کەواتە دکتۆر یەینە سەر باسیەوەی کە بزانین لێبوردەی لە چ کاتێکا زۆر پێویستە بۆی کە ئاشتەوای کۆمەڵاتی ڕاگرێ بەڵام ئەمانوێت سەبچینە لای هەریەک لە هاوکارانمان هەرێم جاف و ڕێژین لە پارێزگای دۆکەوە هەرم جاف لە گەرمیان لەگەڵمانە بێ و بابزانین زانیاریەکان لای ئەوان چییە سڵاوتان لێبێ سەرەتا چمە لای ڕێژین ڕەمەزانە پیرۆز بێ بێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە خەبەر و باس چییە لە پارێزگای خۆشەویستی دۆک بله دمه باش بیتن رمضان واجی بخیر و خوشی بیتن دیاره کو اسنحال ایک جهن گشتیارین پارێزگاه دو که من کو دبیجن گلی کد کویتا پیش بنداوا دو که گلویره سالانه ده ماه رمضان دا بگمان هر دما ولاتیان خوار با پشتی فتاره بگمان سردانا وی جهید کرول ویره قربال که اگجار زور پیداد بو دیاره کو کشو هوای ویره و دیسان او جهن ویره و آوا ویره و دندرما ویره و همی جهنوی خوش بون بو ولاتیان لورا رجکا زور یا ولاتیان سالانه جبو براندن آدم خواه جبو براندن شوین خوین رمضان سردانا وی جهید کرد لی سال صد کو اف جهات یا گهرم بتنه ترومبیلان ما فهدنا و جاده اینوی دابچن دیاره کل پشمن همو روناه ینوان تمران دینه دیاره کو کس ولاتی سردانا وی جهینا کنج بر ویروس کرونا وصل هنده جیب کم کو تپار سال دا نزدیکی 500,000 گشتیاران سردانا و سنور پارێزگاه دو که کربو اوجی ریشه کا پیوای بو کو نمره کا پیوای بو جبو پارێزگاه دو که بگشتی لورا وان پلانن خو هبون جبو هنده کو بو سال 2020 اف نمره پیوای بشکنون دیسان پتر گشتیار جدورین دی بهنا پارێزگاه دو که تایبتی دیاره کو پلانه کا جدا واندانا بو جبو هنده کو رجه کا زوردر یا گشتیاران بین لورا کود پلان وان دا بو کو 600,000 سال بین و پلانه کو گلک دریج بو چندین خال ود گرن کو رباریا گشتیا گشتو گزار دیار کربو لیتان ها 5 استراتژی او پلان بجهنات یج بر ویروس کرونا دیاره کو ویروس کرونا کارت کنا خل همي تشتاکریه له همو کارتان کریه تایبت کرته گشتیاری کو دیاره نزدیکی 5 حیف کو اوا 5 حیف لسال 2020 در باز بون کو چه گشتیار نه هاتینه سنور پارێزگاه دو که بس لنده جکن کو سنور پارێزگاه دو که 109 جهن گشتیاری هنه 112 اوتیل و موتیل و جهن و حواندنه هنه دیسان 41 جساده جهن گشتیاری بریار بو ایستال بهنه کنی کرن و هات ننی کرن جبونده پیشوازی گشتیار بکن لم خابنی و تنها گشتیار بدیمن جوان پارێزگاه دو که دلخوش نبوینه بەڵێ بۆ هیوای نیشەڵا دۆک هەمیشە ڕەنگین و ڕازاوە بێت و ئەم دۆ خشتێ پەڕێ و گەشتیارێکی زۆریش ڕوو بکاتەوە پارێزگای دۆک و زۆر سپاس بۆ بەشداریکردن درێ ڕێژینێ چۆ دوندرمۆگەلی لەوە بەحسە دوودرمێ کرد دەست بکێ زۆر سپاس بۆ تا ڕێژین پاواکە ڕاستە خۆتش دووەکێ دیامەدە بە هەر بژی ئەمش دووکێ بەرەف هەفکارێمە هەرم جاوە بچین گەرمیە پاواکە ڕاستە خۆت گەلمەدا هەرێ ئەف دەمێتە باش سەقۆیە چاوەیە تایبەتیژی چونکی گەرمی هێدی دەست پێکرێ تایبەتیژی ناوچەوە گەرمیان گەرم زێدەتر زیتر دەست پێت کێت و ڕۆژین گەرمیان ڕۆژانە چاوە خەلک ڕۆژێت خۆ دەرباس کێت و شەوێت خۆ تایبەتیژی دەمێ پاشی بێکون و کە دەمەوێ بەڵە شەو باش بەڕاستی ڕۆژەکانی گەرمیان بە تەواوەتی گەرم بووە
بە تایبەتی ئەمڕۆ زۆر گەرم بوو شەویش ئێستا کەشەوەکەی تا ڕادێکی باش فێنکە کەشەوەیەکی خۆشەیە باەکی فێنکی هەیە بەڵام بە ڕۆژ زۆر گەرم بووە من بۆ ئەم شەواتومەتە لای کاکاوکار کە لە فەفرۆشێکە بەڵام ئەمەش دوای نزیکەی 2 مانگ لە کەرەنتینەکردن 2 مانگ لە داخستنی دوکانەکەی بەهۆی پابندبوونی بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و ئێستا چەند ڕۆژێکە لەلایەن ژووری ئۆپراسیۆنەکانی گەرمیان و قایمقامێتی قەزاکانی کەلار و کفریوانەوە ڕێگە دراوە کاسبکارەکان هەندێک ئیشوکارەکانیان بکەن بەڵام بە پێی ڕێنمایە تەندروستیەکان بۆیە هەندێک قسەمان بۆ بکە لەسەر ئەوەی کە ئەم ڕەمەزانە بۆ ئەو لەگەڵ ڕەمەزانی پێشوو ڕەمەزانەکانی دیکەدا چی جیاوازیەکی دەشمەلای میوانەکەم شەوت باش هەندێک قسەمان بۆ بکەی لەسەرەوەی ئەم ڕەمەزانە لەگەڵ ڕەمەزانەکانی ترە چی جیاوازیەکی هەیە بۆ کاسبکارێکی وەکو تۆ سەرەتا بە خێراتنی جەنابتان و بە خێراتنی کەناڵە جوانەکەدا ئاگەم لە ڕاستیدا کەناڵی کورسان بچوار تاگە کەناڵەکە توان بڵێم لە سەردەمی کۆرۆناوە ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا کە دروست بۆ خزمەتێکی بەرچاوی بە دانیشتوانی کورسان کردووە چ لە ڕووی بەرنامە تەندروستیەکانەوە بێ چ لە ڕووی ڕێنمایەکانەوە بێکەوە پێشکەشی کردووە و هەروە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆزش دووبارە دەستخۆشتان لێکم چکە لە ڕێگەی بەرنامە ئاینیەکانتانەوە بەرنامەی زۆر جوانتان پێشکەش کردووە بە بۆنی مانگی ڕەمەزان و بەرنامەی ئاینی زۆر جوانتان پێشکەش کردووە کاکەرێم لە ڕاستیدا مانگی ڕەمەزانی ئەم ساڵ لە ساڵەکانی تر زۆر جیاوازە چونکە ئەم ساڵ بە تایبەت سەرەتا کە ڤایرۆسی کۆرۆنا بە حکمیەوە ئێمە زیاتر لە 2 مانگە دوکانەکانمان داخستووە بە بۆنی ڤایرۆسی کۆرۆناوە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ کە بڕێراندا خواردەمەنێک و زۆربەی شوێنەکاندا بخرێ بۆی قەدەقی هاتوچۆ خۆی سەرتایمە دەبێت دەستخۆشی لە حکوومەت هەرێمی کوردستان کەی چکە لەم کاتەیە زۆربەی وڵاتەکان تر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دانیشتوانێکی زۆر زۆری لێ مردووە یعنی بە دەست نەخۆشەکە دەناڵێن بەڵام خۆشبەختانە لای ئێمە لە هەرێمی کوردستان بەهۆی حکوومەتی هەرێمەوە بەهۆی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بەهۆی ڕێنمایەکانەوە یعنی لە چاو وڵاتەکانی تر لە ئاستێکی زۆر باشداین ئەمە جێگەی دەستخۆشیە وڵی سەبارەت بە ڕەمەزانی ئەم کەسابەتی ئێوە ئەگەر بۆم باس بکەی ئەم ڕەمەزانە لە ڕەمەزانەکانی ترە چی جیاوازیەکەوە ئایا وەکو ڕەمەزانەکانی دیکە هاوڵاتیان ڕوتیەکەن لێرە دائنیشن ڕێنمایە تەندروستیەکان تا چەند جێبەجێ ئەکریان بەلای خۆت و ئەم بەلای هاوڵاتیانیشەوە وڵی لە ڕاستیدا خۆی نزیکی دووسێ ڕۆژەکە بەوەی کەوا حکوومەت هەرێمی کوردستان و ئیداری گەرمیان ژووری ئۆپەراسیۆنەکانی بە تایبەت شاری کفریکەوە بڕیانیاندا دوکانەکان بکەینەوە لە ژێر چاودێری ڕێنمایە تەندروستیەکاندا زیاتر ئێستا جیاوازە چونکە خەڵکی کەوادیت زیاتر بە شێوەی سەفەریە برێت یا بە شێوەی دلیڤەری نێرین بۆ ماڵان یعنی جیاوازێکە ئەوەیە خەڵکی کەمتر دیێت لێرە ناتوانان بخۆن لێرە دانان شێمە بە پێی ڕێنمایە تەندروستیەکان دوکانمان کردێتەوە ڕێگە نادین خەڵک لێرەدان شێنان بخوات تەنها بە شێوەی سەفەری یا دلیڤەری نێرین وەیە جیاوازەیەکی زۆر زۆریە یعنی ئەم ساڵەکانی تروان نەبوو بەم کاتێرە لە دەرەوە هەمووی لە دەرەوەبی یەک هۆکارەکەی ئەوەیەکەوە بۆی ڤایرۆسی کۆرۆناوەیە بە تایبەتی کەوا خەڵکی نەیەتە دەرەوە یعنی ئەگەر زیاتر مەگە زۆر زەرور بێ بێتشی بە شێوەی سەفەری خواردنەکە داوایەکە بە دلیڤەری ببنێرێتە بۆ ماڵان زۆر سپاس دەکەم شڤان هاژە یعنی ئەمەوە باس لەوەیش بکەم کاتێکە قسەم بۆ کا بریشکە ماشەڵە بۆنێکی ئەوەندە خۆشی هەیە پێ حەزەکە هەر لێرە بمێنێتەوە ئەم شەو تێر بخۆ ئەم جا بڕاتەوە بکۆ هاوڵاتیەی شوتی باسیەوەی جیاوازی ئەم ڕەمەزانە و ڕەمەزانانی پێشووتریشی کرد کە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە زیانی زۆریش بەر کاسبکاران و بە تایبەتی ئەم لە فەفرۆشانەی لە شەوانی ڕەمەزاندا خەڵکی زۆر ڕویانی تیەکرد بەڵام ئێستا جیاوازیەکە کەم بووەتەوە لە چاو ساڵانی ڕابردووە بۆی ئەمانیش کار و کەسابەتیان تا ڕادەیە کەم بووەتەوە هێدی خەریکەوە وەکو پێشوو دەکەونەوە سەر سکە و کار و کەسابەتی خۆیان دەکەن بەڵێ دەگەڕێ وڵایەوە بەڵێ هەرێم بێگومان من ئەزانم کە بێدڵی خۆت ناکەی خوانێکی باشە خۆیت و ئافێتە بێ ئیشەڵا پاش شێوێکی خۆش بکەیت و نوێژی گیانە بێ بەری ڕەمەزانێت گوتنی هەرێمی کەبابخۆر بژەش ئەڤروپی ڤەتەوێت ڕەمەزانی دەبێژنێ هەرێمی گازخۆر گەسەویشی پشتێکەوە ئەنتیکە ئەمە مریش کۆسا خۆدانە سەر نزات شێوازێکی تایبەتی هەیە زۆر سپاس ئەفکارێمە هەرێم خۆشگەرمیان گەرمانە هەربژی دکتۆر ئەو کۆزانین لە ناو مسلمانان بە تایبەتیش لە ناو گەلی کووردە زۆر جار باسی ئەو کرد قەتلە کریانی لە تاوانی قەتلە بەڵام هەر دەست بەجێ خاوەن بڵێن مردووەکە یاخود ئەو کەسێک کە تاوانەکەی بەرامبەر کراوە لێ خۆشبوون دەرەکا بەرامبەر ئەوەی بەرامبەری ئایا پێمان بڵێ پاداشتی ئەو کەسانە چییە بێت؟ خۆی بەڕاستی
قەتل یەکێکە لە تاوانە زۆر زۆر گەورەکان خی گەورە مافی بە هیچ کەسێک نەداوە کەسێک بکوژێت جانی کەسێک دەربێنێت ئەوە خۆی بەڕاستی وەکو ئەو ئاەتە پیرۆزەی قورآن خی گەورە ئەفەرمێت من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ئەوە بەڕاستی زۆر گەورەیە کەسێک ئەگەر کەسێک بەبێ هیچ مافێک و بەبێ هیچ حەقێک و بەبێ هیچ تاوانێک بیکوژێت ئەوە وەک ئەوە وایە هەموو دنیای کوشت بێت وە کەس لە هەمان کاتیش ئەو ئاەتە پیرۆزە تەواوکەری ئاەتەکە ئەفەرمێ ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا و هەر کەسێکیش ڕوحێکی زیندی کردەوە ئەنی کەسێکی لە کوشتن و لە قەتل ڕزگار کرد وەک ئەو وایە هەموو دنیای زیندی کرد بێتەوە ئینجا بۆیە بەڕاستی ئەگەر تەماشا بکەین زۆر بەڕاستی تاوانێکی گەورەیە کەسێک ئەو تاوانەی ئەنجامدا بۆیە هیچ کەسێک ئەو مافەی نییە بە هیچ ناوێک بە هیچ دەنجێک بە هیچ ڕەنجێک ئەوە بکات ئیلا مافی یاسایی و سزای یاسایی کە ئەوەش ئەگەڕێتەوە سەر کەسێکی کوشت بکوژرێتەوە نەگەر هیچ حەقێکی تر نییە لە کوشتنەوە بە هیچ زۆرێک ئینجا ئەگەر ئەو کەسە تەکەڕومی کرد كخواي جورا فرمي القرآن في ومن عفي له من أخيه شيء فاتباع بمعروف أو أداء إليه بإحسان أجر عفوي كردو لي بردو لي خوشبو أواش زور أزرشي جورا لك خواور قلت لو تشونك أو كركي تازا رويش ناقريتوا كأو كسك ناكشتوا ياخد داوي ما في خويناك ولي خوش أبي ولي أبوري أوا براسي دليشي زور جوري هي براسي أوا صفحة حقيقية توانایەکی زۆر زۆر بەخشندەیە کە ئەو کەسەی مقابلی کە مافی کوشتنەوەی هەیە لە سەری نای کوژێتەوە زندی ئەکاتەوە ئەو ئەزرە گەورەی پێگەلەکەن خی گەورە و زۆریش پیرۆزە بەڕاستی هەرچەندە ئەو کەسانەی کە ئەو ڕوحە پیرۆز و ڕوحە گەورەیان هەیە کە لێبوردەیی دەرەبرن لەو حالەتە ئەوە مەرزنیە هەموو کەسێک ئەو قابلیەتەی تێدا بێ بەڵام ئەوە زۆر پیرۆزە زۆر گەورەیە کە ئەو ناکوشتەوە یاخود ئەو عەفوی ئەکا مانای ئەوەیە کە ئەوە ژیانی بەو کەسە بەخشیەوە سەر لەنو زۆر جار دکتۆر بەهۆی حادیسەی سارەیەکەوە یاخود ئەوەی شەر نییە بە ئەنقەس بێ قەتلەکە ئەگەر ئەنقەس نەبوو حەقی کوشتنەوەی نییە لە ئەساسەوە بەڵام هەر عەفوشی کرد هەر ئەزرێکی زۆر گەورەی هەیە لەکەن خی گەورە چونکە بەڕاستی کوشتنەوە مەرج نییە لە هەموو حالەتێکیش هەر ماف بێ و هەر حەق بێ و هەر باش بێ مەرج نییە باش بێ بەڕاستی زاري ئێمە چەند زۆرێکمان قەتل هەیە قەتلی عەمدمان هەیە قەتلی خەتەمان هەیە قەتلی شوبها خەتەمان هەیە جاری مەجەل خەتەمان هەیە قەتلی بالتەسەبوبمان هەیە زۆرەها قەتلمان هەیە کە ئەوانەشیان ئیلا قەتلی عەمد مقابلی کەسەکە مافی هەیە داوای کوشتنەوەی کەسەکە بکەنەگە ئەوانتر هیچیان مافی کوشتنەوەی تێدا نییە دکتۆر ئێدی هەر مافخۆرانێک و زوڵمەک هەبت یان ژێ ئەوە کابرا دێ لێبوردە بت دێ عەفوکت کابرا یان ژێ ئەوە دێ داخوازە مافی خۆ کرد بەس ناوبەینە هەردووکەدا کابراەک مێ هەی دەبێشتە هەمە هەرە متو ڕەوانەی خودێ کردی ئەتوو خووە باشە دوێ بینێدا مەسەلەوان دێ چاوە ئێتە چارەسەرکردن سەر ئەردی بەریە ڕۆژە قیامەتی و ڕۆژە قیامەتیژی چاوە ئەف مافە دێتە ڤەگەڕاندن خۆی کە لێی بوری و عەفوی کرد ئەوە زۆر شیمەتێکی گەورەیە ئینجا تەسلیمی خوای گەورەیەکە تەبان ئێمە ئەگەر بگەڕێینەوە سەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کەسە ئەگەر بەناحەق کەسەکەی کوشت بێ فەرمودەیەکمان هەیە ئەفەرمێ بەشیری القاتل بالقتل نە هەر کوشتن وەلەو بعد هەر مافخۆرانێک هەر تاوانێکی تر بیت ئەگەر لێی عەفوی کرد لێی خۆش بوو وەکو باسم کرد لە سەرەتاوە زۆربەی شتەکان زۆربەی چەمکەکان زۆربەی گوناحەکان تاوانەکان دوو زۆر مافی تێدایە مافی کەسەکەشی تێدایە مافی خواشی تێدایە اینجا ئەوە ئەگەر لە مافی خۆی خۆش بوو کەسەکە لێرە ئەگەڕێتەوە بۆ خوا ئەو کەسە ئەبێ زۆر بگەڕێتەوە بۆ خوای گەورە زۆر داوای لێبوردن و پارانەوە بکات خوا تاوکو خوای گەورەش عەفوی بکات چونکە ئەوە ئەمێنێ ئەو مافەی لەسەری و حتا دوا ڕۆژ بەڵام ئەگەر کەسەکە باشەی کرد و چاکەی کرد خوای گەورەش عەفوی ئەکا و لێ خۆش ئەبێ بە تاکید بەڵام ئەوە مهمە کە کەسەکە مبادەڕەی لێبوردنی کرد مبادەڕەی عەفوی کرد مبادەڕەی سەفحی کرد ئەوە ئاشتەوایی دروست ئەکا و بەختەوەری دروست ئەکا باش دکتۆر مەی هەی کابرا گەلێک کێ سەرڕەقێک هە لە ڕەقە قالك تشوداف داخل زليبوريني كرلي هر نهو تعفو كرن هاد بجت خلاص استعفوناكم وتو تشبكي تو بريت بتشنبر بريت عسمان وتو بفري استعفوناكم كبرى ظلام فريد كتدف طيبة شناف ماجها مدى عشرة فريد عفوناكم في دريت شو قلناها كبرى هي في دسبيكي ما في برانبري خو خاري
چ گونهک سرتمینت یان جی اوی اپ مبادره داخوازا لێبورینێ کردنێ ئەو گونهە سەر ڕات بێت ئەو کەسەی کە داوای لێبوردن دەکا ئەگەر کەسەکە ئامادەی تێدا نەبوو لێی خۆش بێت ئەوە مافی خۆیەتی حەقی خۆیەتی لێرە ئەمە ناڵێن بە خۆی بچێ بە دەستی خۆی مافەکەی وەربگرێتەوە لێرە پێویستە یاسا بەرقەرار بیت یاسا چه حەقێکی دیارە هەموو حەق و مافەکان دیارن لە یاساکان ئێمە قانونی عقوباتمان هەیە قانونی عقوباتی عراقی و بەعضێکیش لە دەقە یاساییەکان هەموار کرایەوە لە هەرێمی کوردستان پێویستە لێرە ئەو یاسایە بسەپێندرێ بەسەر ئەو کەسەدا اینجا سجنە اینجا غەرامەیە اینجا پێشماردنە اینجا کوشتنەوەی حتا ئەوانە پێویستە حەق خۆی وەگرێ کابرا شخصەکە ئامادە نەبوو لێی ببووری و لێی خۆشبی و ئەفوی بکات حتا لە یاساش ئەگەر لێ خۆشبی مافی یاسایی هەر لەسەر دەبینێ بەس مافەکە کەمترە ئەگەر کابرا لێی خۆش بوو شخصەکە بەڵام ئەگەر لێ خۆش نەبوو هەموو هەوڵێکی خۆیدا کە سوکاری هەموو هەوڵێکیاندا ئەوە حەق خۆیەتی پێویستە ئەو شخصە بەس سزای خۆی وەربگرێت ما بەستە مل فێری ئەوە حتا لەوانەیە یاسایی بەژی بۆ نمونە کوشتنەیان دزیکردنەیە چووی حەقیویێدایە بزێدەژی کاچل سەرە یاساییان بەس کابرایت بێژت باش من حەقیق وەرگرت بەس ئەس تەخۆش نابم ڕۆژا قیامەتیژی ئەس بەرامبەری خودێ ئەس دەبێژم وی حەقی منێ خواری ئاساییە مافی خۆیەتی هەر ئەوژی مافی خۆیتی بەڵێ مافی خۆیتی چونکە لێەوە خاستەن ئەگە تاوانەکە قەتل بوو ئەگە تاوانەکە دزی بوو ئەگە چونکە دزی ماڵبردنە ئەو ماڵی بۆ بگەڕێتەوە ئەگەر سزاش بدرێ ماڵەکەی نەگەڕاوە هێشتا ئەو شخصە تاوانبارە ئەو مافەن دەمینێت لە دوا ڕۆژ خی گەورە لێ ئەستێنیتەوە چونکە لۆ هەموو ئێمە پێویستە پابند بین بەو ڕێساوی یاسانی کە خی گەورە داینایە ئەو ڕێساوی یاسایە پیرۆزانە هەمووی لە بۆ بەرژەوەندی خەڵکە لە بۆ خۆشگوزەرانی خەڵکە ئەگەر کەسێک پێشێلی یاساکەی کرد ئەوە بەڕاستی با نەڵێ ئەوە لێرە دەستم ئەڕوە و توانام هەیە و بەڵام خی گەورە تۆڵی لێ ئەسێنتەوە لە دنیاش و لە دوا ڕۆژش بەڕاستی ئەی دکتۆر ئەگەر کەسێک وتی بۆ نمونە بە بەرامبەرەکەی وت بۆ خاتری گەورەی خوا لێم خۆش بە و زۆر داوای لێکردی پاڕایەوە کە لی خۆش بێ شتێکی کردووە بەڵام لەم کاتەیە ئەم کەسەی بەرامبەری ئەگەر لی خۆش بێت پاداشتی چیا خود ئەگەر لی خۆش نەبێ گوناحبارە نەخێر با خوش بێنتە ڕەزات چونکە خی گەورە زۆری لەو کەسە ناکە کە لە مافەکەی خۆی خۆش بێت بە ڕەزامەندی خۆی ئەگەر لێ خۆش بێت بەڵام ئەگەر ئەو کەسە تەکەڕومی کرد گەورەی خوای لەبەر چاو کرد عفوی کرد لێی بورد لێی خۆش بوو ئەوە بەڕاستی ئەجری زۆر زۆرە لەلای خی گەورە و ئەو کەسەش پێویستە شەرمەزاری دای بگرێت تەوبەیەکی بە حەق بکە بۆ خوا بگەڕێتەوە چونکە لەبەر خوا لێی خۆش بووە ئەگەر چاکەی کرد و مافەکەی بۆ گەڕاندەوە بۆ کەسەکەی زوڵمی لێکردی و تاوانی بەرحەق کردیە ئەکیید خی گەورەش عفویەکە چونکە خی گەورە زۆر زۆر بەڕەحمە پێش داخلی بەرنامەکە بین بەڕێزت ئاەتێکی پیرۆزی قوڕانت خوێندەوە خی گەورە زۆر لەگەر بەندەکانی خۆی فەرموویەتی مەسەلەن ئەمە نزیکم لێتان داوام لێ بکەن داوای لێبوردنم لێ بکەن داوای عفوم لێ بکەن داوای لێ خۆشببوونم لێ قەریبون و جیب و داوەتە هەر چ شتێک بێتن خاستەن ئەگە کەسەکە تەکەڕومی کرد و عفوی کرد پێویستە ئەو کەسە زۆر حوسنی نیە هەبی زۆر مبادەڕی باشی هەبی زۆر گۆڕانکاری جەزری بەسەردا بێت لەسەر هەموو شتەکان بەرەو باشە بڕۆ بەڕاستی چونکە ئەوە فەزڵێکی زۆر زۆر گەورەیە کە عفویەکە و لێ خۆشە بێ پێ لە جەرجی خۆی ئەنێ بەڕاستی چونکە هەموو کەس ناتوانێت ئەو ئەفۆ دەربڕێ لە کاتی دکتور وەکی تێ ئێمەژە پێکردی فەزڵەکێ مەزنێ هەی پاداشتێکی مەزنە هەیە ئەو کەسێ لێ بوردەوت بڵێ ئاینی ئیسلامێدا چ ڕێکێک بوومەدانە ئەم خو فێری لێبوردەیە بکەین یانێ دل و دەرونیدا نە هەبا ئەزمان تو عفو کردی خلاص ئەم چاوە خو فێر بکەین هەر دەمەکێ مافێمە هاتە خوارن ئەم بەرامبەری خو یعنی عفو بکەین لێرە دەگەڕێمەوە لای پێغەمبەری خۆشەویستمان سەلامی خوای لەسەر بێت لە فەرمودەیەکی صحیح کە ئیمامی ابن ماجە ڕیواەتی کردی فەرمی ڕۆژی دوایی ينادي مناد أين الذين أجورهم على الله دەنگێک دەڵێن چێنە ئەو کەسانەی کە ئەجریان لەسەر خوایە هەستنەوە پێیان فيقوم العافون عن الناس دکتۆر ئەگەر لێرە ببوورە تۆ ڕابگرین ئەگەر حەدیسەکەی تەواو کەم ئەو زەڕامگری خۆشترە دەڵێ ئەو کەسانەی کە عەفویان دەربڕیا هەر دەستنەوە خوای گەورە ئەفەرمێ ادخلوا الجنة بلا حساب بڕۆنە بەهەشت بەبێ حساب بزانە ئەو ئەجرە پیرۆزە بەردەوامە بین دکتۆر حەدیسەکەی هەنێ کە زۆر زۆر قسەی زیاتری لەسەرکەین بەڵام لەبەرەوەی کە پامنێرمان لە سلێمانی و ئامادەیە و میوانی ڕاگرتووە چینە لای ئارام لە سلێمانی سڵاو لەبێ ئارام پەمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییە؟ بەڵێ ئاژە سڵاوتان لێبێت من
ئێستا لە نەخۆشخانەی هیوان بۆ چارەسەرکردنی توژبانی شێرپەنجە ئەم کارمەندانە کە بە بەردەوامی لەم نەخۆشخانەیە کار دەکەن وەکو هەموو مسلمانێک ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن ئامادەکاری دەکەن بۆ پارشێ و ئێستا لە نێو حەوش بوون گفتوگۆی پاشەوکردنیان نەکرد. ساڵتان لێ بێت گوێم لە تەماتەی سوورۆکرا بوو باسی چیتان نەکرد بۆ پاشەوکردن خۆتان ئامادەکرد؟ بەڵێ باسی خواردنی پاشێومان کرد وتمان بۆ پاشێ و پرسیاریان لێکردین چیمانەیە بۆ پاشێ وتمان برنج و لەگەڵ پەتاتەمان هەیە. جاتر ئەوانیش پێیان خۆش وتی خواردنێکی خۆشەوە لە بەرەوەی کە پارشێ و بەرەکەتە و ئێمەش حەزەکەین لەو بەرەکەتێ بەشدار بین و پارشێ و گڕوتینێکمان پێبەخشێ تەسەحەروا فەئینە فی السحوور بەرەکە. ئینشاءڵڵا کاتێک کە ئێمەش کۆبینەوە لەو چێشخانە و چێشەکە خۆین بەیەکەوە جەوێک و حاڵێکی تایبەتی هەیە ئێمە هەمومان زۆر دڵخۆشین بەو ژەوەیە. خۆش باچیندا ئەم خاتونە خاتون سڵاوتان لێ بێت کارکردن لە ڕەمەزانە بۆ ئێوەکو کارمەندانی تەندروستی چووەنە بە تایبەتی ئێوە کە بە بەردەوامی تا درنگانێکی شەو لە ئەرکدا دەبن؟ بەڵێ سەرەتا پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان لە هەموو لایەک و لە نەخۆشخانەی وا بە تایبەتی ئینشاءڵڵا ئەم مانگە ببێتە شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان. ئێمە وەکو هەموو ڕۆژەکانی تر ئێمە جۆ ناین ئەگەر مانگی ڕەمەزان بێ جەژنات بێ عەطڵات بێ ئێمە وەکو جەماعەتی ئێشەگر با بڵێن هەموو کاتەکان لە خەفارەتی خۆمان ناین لە ئێشەگری شەوان نەمانین. ئێستاش وەکو مانگی ڕەمەزان وەکو هەموو ستافی نەخۆشخانەی توژبانی شێرپەنجە لە ئێشگری خۆمانین جەماعەتی با بڵین پەرستارەکانمان کارمەندەکانمان لە خەفەر ئیداریمان هەتا ئەگاتە جەماعەتی پاکەرەوەکانمان ئێمە جۆ ناین. باشە قورس نییە بۆ ئێوە ڕەمەزان و کارکردن پێکەوە؟ تەسەورەکەی قورس نییە ینی ئەوەنە دڵمان پێیان خۆشە ئەوانش بە هەمان شێوە دڵیان بە ئێمە خۆشە کە ئەبینین لەگەڵیان کاتەکانیان لەگەڵا بەشەکەین ناهیش قورس نییە. دەستان خۆش زۆر سپاس. هاژە کە دیتە نێو ئەم نەخۆشخانەیە ئەم کارمەندە دڵسۆز و مادون ناسانە دەبینی هەست دەکەی کە ئەمان کارێکی گەورە دەکەن جگە لەو کارە گەورەی کە ئەنجامی دەدەن لەگەڵەوەژە کارێکی دیکەی ئاینی کە لەسەر شانیانە کە ڕۆژ و گرتنە شان بەشانی ئەوەش ئەنجام دەدەن و پاشکەمێکی دیکە کە لە کاتی پاشەوکردن نزیک دەبێتەوە ئەوانیش دەچن پاشێوێکی خۆیان دەکەنۆکو هەموو پاشێوەکانی دیکە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئارام بۆ هەموو ئەو کارمەندانەی نەخۆشخانەی هیوا بێگومان هەموو ئەزانرێک کە چ ئەرکێکی پیرۆزە بە تایبەت دکتۆر تۆش بینەری بووی چ ئەرکێکە کە لە ئەم مانگی ڕەمەزانەیە ئێشەگریەکەن و هەروەها دەستخۆشی بۆ هەمویان بێگومان. وازریان بداتەوە انشاءالله بەڕاستی. دکتور مەسەلەمەوەکی مەسەلا ئەو زنجیرە و حەڵقاڵێ هات یعنی وێ گۆفکێمە ڕێکلام لێدا گفتیم ما تبري ببورك لا حديثك أمر حزك حديث دوبارك چونکە بەڕاستی وەکو کاک پرسیاری کرد دەربارەی ئەجر و پاداشی ئەو کەسانە خۆی بەڕاستی ئەجری زۆر زۆرە. ئەم فەرمودا زۆر جوان وەزعەکەمان تێدەگەینیت کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ دەجێڕیتەوە لە حەدیثێکی صحیح ئیمامی ابن ماجه ڕوایەتیەکە فەرمێ ڕۆژی دوایی یونادی منادین دەنجێک دێت دەفەرمێ ئەینە الذین ئوجورهم علی الله کانن ئەو کەسانی کە ئەجر و پاداشیان لەسەر خوایە دەڵێ چێ هەردەستنەوە ئەو کەسانی خەڵکیان عەفو کردێ لە پێناوی خوا و بەبێ هیچ مقابلێک بەڕێهەمیان فەیەقوم عافون عن الناس خوای گەورە بە گەورەی خۆی ئەفەرمێ ادخلوا الجنة بلا حساب بەبێ حساب و هیچ شتێک بڕۆنە باش کەواتە ئێمە پێویستە ئەو چەمکە تەواو یعنی لەناو خەڵک و خاک و نیشتیمان و وڵاتمان لێرە بە فرسەتیشی ئەزانم پێویستە لەسەر حکومەتیش بەڕاستی ئەمن ناڵێم ئەو کەسانەی کە تاوانی گەورەیان کردووە و کەسانی کە قەتلیان کردی و زۆر پێویستە سەرۆکی حکومەت لێرە عەفوویەکی عام دەرببڕی بۆ بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە لەسەر شتێکی یان شتی سیاسیە یان شتی ترە کە گیراون ئێستا وەختیتی بەڕاستی تاوکو کۆمەلگاش چاو لە گەورەکانی خۆیان بکەن چاو لە شتی تر بکەن و خەڵکیش بەگشتی هەوڵ بدەین ئەو چەمکە پیرۆزە کە تەساموحە کە عەفووە ڕاستێکی بکەین پتەوی بکەین لە ناو کۆمەلگاکەمان تاوەکو خەڵکەکە ئەوەندە تامەزرۆی ململانێ و شەڕ و تۆڵە نەبێ ئەو ئەجرە وەرگێ لە کردخوای گەورە لە دووارەوە چونکە بەڕاستی ئەگەر کەسێکیش سزا بدەیتەوە یاخود تۆڵەی لێبسەنیەوە وەکو ئەو ئەجرە دەست ناکەوی ئەوەی ڕۆژی دوایی کە خوای گەورە
بفەرمێ بڕۆنە بەهەش بەبێ حیساب ئەوە ئیلا ئەو کەسانە وەری ئەگرنەوە کە توانیان عەفو دەرببڕن توانیان تەسامح دروستکەن توانیان خۆش گوزەرانی و بەختەوەری هەموو بێ فەرمودی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەفێری هندێت کە ئەم خۆ فێری لێبوردەیی بەتاکید بێ ڕێکە ئەوە زۆر پیرۆزە و فەرمودەیە پێویستە هەمومان کاری پێ بکەین و ئیشی پێ بکەین چونکە بەڕاستی ئینجا وەکو باسم کرد لە سەروا و حکومت پێویستە ئەوە دەرببڕی اینجا دوای خەڵکەکەش و دوای هەر هەمومان بەگشتی ئەو چەمکە پیرۆزە بکەینە واقعەک و پەیڕەوی بکەین تاوەکو زیاتر بەختەوەری و ئارامی و خۆشگوزەرانی بگەڕێتەوە ناومان کە سوپاس بۆخوای گەورە هەیە لە ناو کۆمەلگای ئێمە لەخوا بەزیاد بێت چونکە ئێمە الحەمدولillah وەکو ئەم خوشکە بەڕێزش لە بیدایەتەوە ئیشارەتی پێکرد خەڵکی ئێمە الحەمدولillah مسلمانین بەگشتی لە کۆمەلگای کوردەواری زۆر ئەو چەمکە پیرۆزانە و ئەو بەها باڵا جوانانەی لە ئاینی پیرۆزی ئیشارەتی پێکردی خەڵکەمان هەڵی گرتووە و کاری پێ دەکرێت بە بەردەوامی و زیاتریش کاری پێ بکەین نەک هەر لە ڕەمەزانیش و لە دوای ڕەمەزانیش چونکە بەوە بەختەوەر ئەبین خۆشگوزەران ئەبین چەند خۆشەکە ئەبینین ئێستا خەڵکەکەی ئێمە هاوکاری یەکترن لەو کات و ساتە ناخۆشانەی کە ئێستا بەگشتی خەڵکەکەمان هەمووی نیعمەتی خوان هەر گرێدای بابەتی وەکەم بێژین کوردیەدا دنیا دوولابل هەوایە خودیاوی دەستی بۆ وی دەستی ناهێلت گرێدانێک پێکڤە هەیە مەسەنە بوو نمونە هەر کەسێک چەندێ لێبوردە بەت سبای خودێنەکە تاژی تووشی مشکلێکی پرزگرێکێکی بەت خەڵک ژیل بەرامبەری وی لێبوردە بەڵێ بەتاکید زۆر ئێمە حادیسە و ڕووداوی واقعیمان بیستیە کاتێک کەسێک لە بەرخاتری خوا کارێکی کردیە لە هەمان کات پاشی چەند ساڵێک چەند فەترەیەک ئەوەی هاتیتەوە ڕێگا بەڕاستی هاتیتەوە ڕێگای بەبێ ئەوەی بزانیت بەبێ ئەوەی خەیاڵیشی لۆ بکات چونکە خوای گەورە هەموو مەعادەلەکان ئەگەینیتەوە یەک بەڕاستی ئەتوو ئەگەر لە بەخاتری خوا شتێکت کرد خوای گەورە شتی گەورەترت پێ بەخشێتەوە لە شوێنی تر و لە جێگای تر کە ئەتوو هەر بیریشی بۆ ناوێت دنیای بەری ئاخرەت بەرێ بە دنیاش پێش ئەخیرەت ئینجا ئەخیرەتیش ئەجرەکە هەر ماوە لە ئاخیرەت ئەوەی کە پێغەمبەر ئیشارەتی پێکرد و لێبوردەیی و عەفوە لەلایەن خوای گەورە بەبێ حساب بۆ ناو بەهەشتە ئینجا ئەمە هەموو لایەکمان پێویستە زۆر زۆر بایەق بەوە بدەین چونکە پێویستە بزانین کاتێک دڵخۆشید بە عائیلەیەک بەخشی لێبوردەیت نواند بە یەکت گەیانەوە ئەوە زۆر زۆر گەورەیە لەکرد خوای گەورە وای گەورە زۆر بەوە دڵخۆشە بێ بەڕاستی دکتۆر باشە باسی هەموو ئەم چەمکانەمان کرد بە چ شێوازێکە کەسەکان لێبوردە بن یاخود چۆن بن بەڵام لەناو ئاینی ئیسلامە مەرج هەیە بۆ لێبوردن بەڵێ مەرج ئەوەیە مەرجی سەرەکی لێبوردن ئەوەیە کەسەکە هەست بکە کە ئەوە لێی عەفوی کرد نەک کەسەکە ئەوەندە ستەمکار و زاڵم بێ کاتێک لێشی دەبورن و عەفوش بکە هەر بە حەقی خۆی تێبگە بە مافی خۆی تێبگە خۆی پێ لە خەڵک مهمتر و گەورەتر بێ ئەبێ یەکەم شت بزانێت کە ئەو کەسە مافی هەیە و تۆڵی لێ بسەنتەوە بەڵام لە بەرخاتری خوا عەفوی کرد لێی خۆش بوو ئەوە چییە ئەوە یەکێ لە مەرجە سەرەکیەکان دووەم کە ئەوە زۆر زۆر گرینگە ئەوەیە ئەو کەسە مافەشی یاسایی و مافەشی شەرعی گەورەی پێشێل نەکرد بێ کە شایانی عەفو نییە ئەگەر لەو جۆرە تاوانانەیە ئەبێ باش بزانێ زاروەیە شمولی عەفوش ناکە بەڕاستێ پێویستە کەسانێکی زۆری بەنەحا کوشتینە تاوانێکی زۆر زۆر کوشندەی کردیە دەرحەقی خاک و وڵات و میلەت و نیشتیمانەکەی خۆی خیانەتی گەورەی کردیە نابێت چاوەڕێ بکە عەفو بکرێ بێت چاوەڕێی سزا بکە بەڕاستی ئەو جۆرە کەسانە ئینجا ئەوەیە کە مەرجەکانی سەرەکی عەفون بەڵام ئەگەر کەسەکە هێشتاش ئەوەندە دڵفراوان بوو ئەوەندە دڵگەورە بوو ئەوەندە دڵباش بوو سەرەڕای ئەوەش عەفوی کرد ئەوە ئەبێ زۆر زۆر سوپاسگوزاری ئەو کەسە بێ بە گەورە لە حەقیقەتەکە تێبگا نەخوا نەخواستە وا تێبگا ئەوە لە ترسانە یاخود ئەوە لە بەری اعتیباراتی ترە بە گەورە هەڵبسەنجێنی بەڕاستی دکتۆر زۆر جار ببوورە ژوان بەڵام ئێمە بەردەوام باسیەوەکەین لێبوردەی لە کەسێک بۆ بەرامبەر کەسێکی تر بەڵام ئەی باسی خودی خۆمان بکەین یاخود خودی کەسەکان کە تا چەند لە خۆبوردوو بن لە مافی خۆیان خۆش بن بۆ نمونە و کارمەندانەمان بینی کە ئەم شەو لەناو نەخۆشخانەی هیوە کە هەرچەندە لەوانەیە بتوانێت بچێتە ماڵ و حاڵی خۆی مافی خۆشیەتی بەڵام لەگەڵ ئەوەیە لەو مافی خۆی بوراوە هاتووە لە خزمەت کەسانێکی کە بەهداشتی ئەوانە چۆنە یاخود ئەو لە خۆبوردویە چوی کاریگەریەکێ بە لە سەر کۆمەڵگاش یەکەم شت من حەزەکەم لێرە بەبێ حکومت بهێنمەوە
پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕێز لەو کارمەندانی تەندروستی بگرێت موچیان پێ بدە مکافعاتیان پێ بدە دەستخۆشی گەورەیان لێ بکە هەرچەندە لەوانەشە وەکو وەزارەتی تەندروستی و ئەوانە بە دەوری خۆیان هەستا بن بەڵام پێویستە زیاتر بکەن ئەو یەک دووەم خەڵکەکەی خۆشمان پێویستە ئەوە زۆر بە گەورە هەڵبسەنجێنن و تێنەگەن ئەوە تەنها ئەرچی خۆیتی جێبەجێیەکە ڕاستە ئەرچی خۆیتی جێبەجێیەکە بەڵام لای خۆ ئەزری زۆر زۆرە لەکەن خوا گەورە حەزەکەم ئەو خوشک و برا بەڕێزانەمان لە بواری لە کەرتی تەندروستی ئەوە بزانن کە ئەوان لە هێڵی پێشەوەی بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە کوشندن کە بەڕاستی ئەوان بەژیانی خۆیان خزمەتی خەڵکیان کردیە ئەوە زۆر زۆر گەورەیە ئێمە هەمومان ئەبێ ئەوە زۆر بە گەورە بزانین ئەوە یەک دووەم بزانین کە خوا ئەجرێکی زۆر گەورەی بۆ ئەوانە داناوە جگە لە ئەرچی خۆشیان و مافی خۆشیان ئێمە هەمومانیش پێویستە ئەوە دەرببڕین سوپاس گوزار بین بەرامبەریان ئەوان بەوە دڵخۆشە بن لەوانەیە هیچیان نەوێت لە خەڵک ئەبینین ئەو خوشکە بەڕێزانەمان ئەو برا بەڕێزانەمان کاتێک لەو شەوە کە خەڵک لە ناو ماڵ و خێزانی خۆیەتی و خەریکی خواردنە و خەریکی سیرکردنی تەلەڤیزیۆنە ئەوان لەوێ ئیشکەگرن لەوانەشە زۆریشیان بتوانن ڕوخسەتی شوەرگرن و بگەڕێنەوە ماڵیش و نەچوینەوە کە لەوێ کاری خۆیان جێبەجێەکەن ئەوە زۆر بە گەورە بزانین ئێمە سوپاسیان بکەین دەستخۆشیان لێ بکەین بەپێی توانە هەوڵ بدەین یارمەتیان بدەین یارمەتی کە سوکار و خێزانەکانیان بدەین کە لە ماڵەوەن ئەوە مای دڵخۆشیە بۆ ئەوان لە سەروی ئەوەش دووبارە کەمەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرچی خۆی هەر بستێ مکافعاتیان پێ بدات موچیان پێ بدات هەر نەڵێ نییە بەڕاستی دکتۆر لەگەڵەوە شاپیانەوە دیارە کە بدا زۆر جار پێشیانەوە دیارە لەگەڵ ئەو لێبوردەیە چەندێ دڵخۆشن خۆیان ینی ئەگەر حتا مقابلەکەشیان وەرنەگرت بێ ئەوەنە دڵخۆش بوون هەستەکەی ینی لێبوردەی زۆر جار ناخی کەسەکانیش زۆر زۆر ئارامەکاتەوە ئەوە مانای ئەوەیە کە ئێمە میلەتی کورد سوپاس بخوای گەورە میلەتێکی باشین میلەتێکی سەربەرزین میلەتێکی دڵخۆشین میلەتێکی بەختەوەرین میلەتێکی مسلمانین یعنی ئەو خوشک و برا و بەڕێزانەی کە هەن ینی لە هەموو دین و ئاین و ڕەگەزەکانی تر هەموو جێ دەستخۆشین جێ دڵخۆشین و جێ بەختەوەرین ئەوە مانای ئەوەیە ئەوان لەو پەڕی تەسامحدان لەو پەڕی لێبوردەییدان کە بەجیانی خۆیان بەڕوحی خۆیان هاتینە پێشەوە کارەکەن تێکۆشن ئێمەش ئەبێ زۆر دەستخۆشیان لێ بکەین هەر هەمی پێک بە هەم وڵاتی ئەم حکوومەت مەگەلک وەختێت نەخۆشترێت دیتین و خودێنەکەت نەکەیت نەخۆشتر بێن ڕێکۆمە ئیشڵام هەمی پێک وان وەختێ زەحمەتجی دەرباس بکەین جا دکتۆر ئەم شلێبوردەیی بەرەف ئاشتەوەی کۆمەڵاتی بە بچین تایبەتیژ هەم ئەمەش وێ ئاەتە قورئانە پیرۆز دەست پێ بکەین و وێ سوورەتێ کە خودت تعالی ئەمرێ پێغەمبەرێت کە تو بێشتە کافرە وی وەختی ئەم بەحەسکین قل یا ئەیها الکافرون لا أعبد ما تعبدون حتى ضمايك لكم دينكم ولي دين نو كما مثلا قال لك جارة وكي ام نفكم الجيدا ديار دي بيجي كليلة بحشت وجهنم دست هندك هذا مثلا ام مسلمانين هن خدينا كتين كافرين هنج در في ديننا اف بابته چواهات يا بحث كرم خوش حالي وجدت نوفا كردستان دا اشتويه كابيك وجيانا كقال لك مكم هي خوي لحقيقة دا سلا عيني بيروزي اسلام لعين كاني تريش هر كسيك ئەو مافەی بەخۆی بدا کە بەهشت و جەهەنەم بەسەر خەڵکدا بەش بکە ئەو لە دین تێنەگەیشتێ بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام مافی بە هیچ کەسێک نەداوە مافی بە هیچ کەسێک نەداوە مرۆڤ بە هەموو جیاوازیەکانی بە هەموو دین و ئاین و بیر و بۆچوونەکانی لای خۆ زۆر زۆر بەقیمەت زۆر گەورەیە زۆر گەورەیە ئاینی پیرۆزی ئیسلامیش لە هەموو دەقە پیرۆزەکانی قورئان ئەو گەورەیە ڕاگەیاندیە وەڕێگەشی پێ نەدایە لەسەر دین کەسێک بکوژرێت کەسێک زوڵمی لێ بکرێت کەسێک حەقی بخورێت کەسێک مافی ئەگەر تەماشای سەردەمی پێغەمبەر پێ سەردەمی ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر و ئەو پیاوە باشانە بکەین لەگە خەڵکی مەسیحی زۆر بە تەسامح شیاون زۆر ڕێزیان لێگرتوونە و لەگە خەڵکی یەهودی بە هەمان شێوە هەتا ئەوان پێشێلی ماف و حەقەکانی ئیسلامیان نەکرد ئیسلام هیچ شتێکی نەکردووە بەرامبەریان کەواتە مانای ئەوەیە ئاشتەوایی کۆمەڵایەتی بەوە ئەکرێت کە ئاینی پیرۆزی ئیسلامی ڕاستەقینە ئاینی پیرۆزی مەسیحی ڕاستەقینە ئاینی پیرۆزی یەهودی ڕاستەقینە جێبەجێ بکەیت نەک کەسێک بۆ خۆی دین بەکاربێنێت لەو بەرژەوەندی خۆی خوای گەورە ڕێبەوە نەدایە بە هیچ زۆرێک و هیچ زۆرێکیش بۆی نییە حەق و ناحەق بەسەر خەڵک دابەش بکە و هیچ کەسێکیش بۆی نییە کلیلی بەهشت و جەهەنەم بەسەر خەڵک دابەش بکە بەوە کۆمەلگا زیاتر لێک ئەترازێت ئێمە ئەگەر تەماشا بکەین خوای گەورە ئەفەرمێ لە قورئانی پیرۆز وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس
ويكون الرسول عليكم شهيدا أمتي وسط يعني نتوندا ببيت ماي ليكترازان ئەوەندە شلە ببێتە مای تێکچوون ئەوەندە پوختەیە وسط ئەو ناوەنجی ئەو وسەتە هەڵبگرین هەمومان پێویستمان بە چەمچی ناوەنجی هەیە وسەتیەت هەیە کە ئەوە مای بەختەوەریە خۆشگوزەرانیە مای ئەوەیە کە پێکەوە بژین ئێمە لە کوردستان ئەمن بەش بە حاڵی خۆم کاتێک لە دەرەوەی وڵات هەستم بەوە کردووە کە ئێمە لەگەر برا مەسیحیەکانمان لەگە برایە زیدیەکانمان لەگەر کەسانی دین و ئاینەکانی تر زۆر بەیەکەوە ئەژین زۆر بەیەکەوە تێکەڵین زۆر بەیەکەوە ئەگونجین ئەف پێک ژیان خێر و پاداشتەکسەر هەیە یانژی تشتێکی دنیاوی بێ دەڕۆز بە تاکید پێویستی خێر و پاداشی دەسەر هەیە و بەرەکەت و ڕەحمەتی خوا لێرە دەست پێەکە ئەگەر ئێمە هەموو بکەوینە گیانی یەکتر و ئەزیەتی یەکتر بدەین خوای گەورە غەزەبمان بەسەردا ئەبارێت خوای گەورە لەگەر بەختەوەریە لەگەر خۆشیە لەگەر پارێزگاریە لەسەر ڕوحی ئینسانەکە باسی نەکردیە دینی ئەو ئینسانە چییە من قتل نفسا بغير نفس نيقوتي أو نفسا مؤمنة يعني مؤمن يعني شيء شيء فكأنما قتل الناس جميعا زانا كوات اللي را براستي خواي قورا حزب عشتوائي حزب بختوري حزب بيكوجيانك اما نمونين براستي لكردستاني خوشويسمان اوش بو او اقريتوا كاما زانا وداناي قورمان هبوا بيش خومان كأوانا لقر برا مسيحيكان لقر برا يزيديكان هزاران صار بيش استا بيكوجياون كس ظلمي لكس نكديه كس غدري لكس نكديه پێکەوە ئێستا من زۆر دڵخۆشم کاتێک لە شارچکەی شەقڵاوە یاخود لە کۆیە هەرمۆتا یاخود لە عنکاوە کە ئەبینین مسلمانان مامۆستایانی ئاینی سەردانی برا مەسیحیەکانەکەن براقەشەکانمان سەردانی مەسیحیەکان سەردانی برا مسلمانەکانەکەن لە خۆشی و لە ناخۆشی لەگەڵ یەکدان دکتۆر تەبەسە خۆشی و نەخۆشیە کرد ئیسلامیدا دیارکردیە مەسەلەن بەس بێت تازیا بەشدار بین خۆشیە و جەژنێتوانەدا بەشدار نەبین یانژی جدایەک نەوەبینەوەدانی لە خۆشیش بەشدار بین و لە ناخۆشیش بەشدار بین هەمووشو یەک بکەین سەردانی یەک بکەین جەژنە پیرۆزانە لە یەک بکەین دڵخۆشی لەگەڵ یەکتر بنوێنین ئەوە پیرۆزی ئیسلامە بەڕاستی پێغەمبەری خوا سەلامی لەسەر بێ کاتێک مەسیحیەکانی نەجران دێنە سەردانی ئەکەن لە مەدینە کاتی عیبادەتیان دادێ پێغەمبەر بە مسلمانەکان هەرێ مزگەوتەکەیان لۆ چۆڵکەن با لەناو مزگەفتی مەدینە کە دووەم شوێنی پیرۆزی ئیسلامە با لەوێ عیبادەتی خۆیان بکەن تەماشای لێبوردەی ئیسلام ئەو ئیسلامە ڕاستەقینەی کە ئەمە فێری بووینە و لە قوڕان و لە ئەوەی پێغەمبەر هەڵمانگرتیە ئەوەیە ئیمامی ئەبوو بەکر عفوەن ئیمامی عومەر کاتێک سەردانی فەڵەستینەکە قەشەکان زۆر لەگەڵی دڵخۆشن ئەڵێن وەرە لێرە نوێژ بکارێ نەخێر لە ناو کەنیسەنگۆ نوێژ ناکەم لەبەر ئەوە نییە کە پێم ئەوە نییە دەدێت دەترسێم دوای مسلمانەکان وا تێ بگەن ئەوە شوێنی ئیسلامە و بیکەنە مزگەوت نەخێر بە هەروەکو خۆی ببینێتەوە ڕێزیان لە یەگرێ بەڕاستی ینی ئەوە تەسامحی ئیسلامە ئەوانیش بە هەمان شێوە ئەو تەسامحی دەردەبڕن ئەوە مای دڵخۆشیە مای بەختەوەریە مای ڕەحمەت و بەرەکەتی خوا بەڕاستی لەو تەسامحە دەست پێکە ئەگەر ئێمە بکەوینە گیانی یەک خوای گەورەش غەزەبمان لێگرێ چونکە خوای گەورە کەسی لۆ کەس دروست نەکردیە هەموو ئینسانەکانی سەر ئەو زەویە بە هەموو بیر و بۆچوونەکانی بۆ خۆی دروستی کردی بۆ خۆی ئینجا خۆی بەخۆی ئەزانێ ئەو ئینسانانە پێویستە هەمومان ئێمە عیبادەتی خوا بکەین خوا بناسین و خوا بپەرستین بەڵام ئەگەر کەسێک خوای نەناسی کوفر ببینێت کەسانێک هەنە کوفر بەخواکەن اینجا خوا ئەیان ژێنی وما من دابة في الأرض إلا وعلى الله رزقها هم خوا رزقی ئەدات ئەمە حەقمان نییە لێرە خوا بەخۆی پێویستە ئەو حکومە کۆتایی پێبێنیت اینجا ئەمە پێویستە تەسامح دەرببڕین پێویستە ئاشەوایی دەرببڕین پێویستە برای یەکتر بین پێویستە لەگەڵ یەک هەڵبکەین پێویستە پشتیوانی یەک بین لە خۆشی و لە ناخۆشی هەر لەگەڵ یەک بژین دکتۆر خۆی گەوراڵێ ئەفەرمێکە لێبوردەی کارە واتە کاردانەوەی نییە یاخود کاردانەوەی نابێت بەڵام لێبوردن لە کاتی تووڕەیە لە کاتی ئاساییە ئایا لە کاتی تووڕەیە بێت خۆی ئەگەر لێرە شتێکی یاسایی باس بکەین یاسا زۆر لێکۆڵینەوەیان هەیە لەسەر قانون لەسەر لێبوردەی تەسامح ئایا تەسامح مافە تەسامح چییە نەخێر هەمویان ئەڵێن تەسامح ماف نییە تەسامح ئازادیە تەسامح حڕیەتە دەربڕینە ئەو دەربڕینە خۆی لە خۆیدا بە حەقیقەت کاتێک کەسێک ئەم چەمکە پیرۆزە جێبەجێەکە ئەو تەسامحە دەرئەبڕی معنای گەورەی وان بەڕاستی ئەو گەورەیە مەرجنی هەموو کەسێک بتوانێت بەدەستی بێنیت کەسانی گەورە وەکو یەکێک لە شاعیرەکان متەنەبی زۆر معروفە زۆر خەڵک ئەیناسێ لە یەک لە شعرەکانی ئەڵێ عەلا قەدەری ئەهلی عەزمی تاتی العەزائم
وتأتي على قدر الكرام المكارم براستي قوري لإنساني قورا أوشيتوا كرم و لێبوردەیی لە ئینسانی هەلی کەڕم ئەوەشێتەوە زۆر جێی دەستخۆشیە کاتێک کەسێک ببینین نەخوا نەخواستە خزم و دۆست و کەسانی پێی بڵێن ئەتو ترسایی ئەتو ترسنۆکی لۆوات کردەوە نەخێر پێویستە دەستخۆشی لێ بکەن پێویستە زۆر بەخۆشی قبوڵی بکەن ئەو کارێکە ئەو کردیتی ئەو تەسامحی دەربڕیە ئەوە کێشێکی گەورە کۆتایی پێهێنی بەبێوی چاوەڕێی شتێکیش بکات بەڵێ بەبێ ئەوەی چاوەڕێی شتێک بکە ئێمە ئەگەر قیادەی سیاسی کوردی بە ئەو شتش باس بکەم ئەگەر کاتی خۆی پێش دەست بە شەڕی ناوخۆ بکەن ئەگەر تەسامحیان هەبایە ئەگەر لێبوردەیان هەبا ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر لە پێشتر بووین بەڵام بەداخەوە کە ئەیڵێم هەرچەندە حەز ناکەم ئەوە بێتەوە مەدانی و بێتەوە گۆڕێ ئەو لێبوردەیان دەرنەبڕی کەوتنە جانی یەکتر و یەکتریان زۆر ئەزیەتدا ئەوە بووە مایی کلێنێکی گەورە سەدان گەنجمان بێدایک و باوک بوو بێ باوک بوو سەدان ڕۆلەمان لە دەستدا کە کەسانی تێکۆشەر بوون بەڵان لەخوا بە زیاد بێ ئەو تەسامح دوایە هاتەوە پێش بزانێت چه ئاشتەوایەکی لە کوردستان دروست کرد چ خۆشیەک و خۆشگوزارانێکی دروست ئێستاش پێویستە لێبوردە بن زیاتر هەتاوەکو کۆمەلگایەکەمان بەرەو پێشتر بڕۆ بەڕ دکتۆر دانا خەلاتە یانژی پارەیش بووی هەندێک کابرای بەرامبەریتە تەعفو کرد بەرامبەری هەر خەلەتیە کاتەکری ئیسلامی دا چاو هەتیە بەحەسکردن یانژی هەتا ئەگەر دیاریژی بێت تو یعنی هەر ئەوەیەکی هەبێت تو بشەی یە بەرامبەریتە و تا زوڵمێک لێکری پشتینگە تو پەشیمان بی پارەی ڕازیکی یعنی مادیە شتێکی وەسە هەیە بەڵێ لە ڕووی شەرعیەوە مەجاری تێدایە بەڵکو ئەوە خوێنە ئەگەر کەسێکی کۆشت ئەگەر کەس و کارەکان لێ خۆش بوون و عەفویان کرد خوێنەکەی ئەبێ بدەن خوێن بدرێتە ئەو کەسانێکەوە مافی خۆیتیان بەڵێ ئەوەش جاروایە کەسەکە ئەگەر ئیمکانیاتی باشە چونکە ئێمە دوو زۆر خوێنمان هەیە وەرگرتنی خوێن جارێک لەسەر کەسەکەیە جارێکی لەسەر عاقلەیە یعنی سەر کەس و کار و دەوروبەریتی کەسێک تاوانێکی کرد ئەو عەشیرەتە هەمویان پێویستە ئەو خەڵکانەی نزیکی ئەون پێویستە هاوکاری بکەن هاوکاری بۆ ئەو کەسە بکەن کە غەدری لێکرایە ماڵە سامانە سەروەتە بۆی بگەڕێنەوە ئەوەش دڵخۆشیێکی تر بەختەوەریەکی تر ئەگەڕێتەوە ناو خێزانە و حەقی خۆشیتی و لە شریعتی پیرۆزی ئیسلامیش ڕێگەی پێدراوە و پێویستە ئەوانیش ئەوە بکەن ئەگەر حتا بڵێ هیچیشم ناوێ بچن بۆی ببەن و بەجێ بێرن بەڕاستی لۆ چونکە ئەوەش پاڵپشتێکی باشە بۆ کەسەکەی کە عەفوی دەربڕیە تاوەکو زیاتر خۆشگوزەران بیت و تاوەکو زیاتر بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی باشە دکتۆر پێچوانی ئەو کەسە چییە سزاکەی کە کاتێک بۆ نمونە قەزەیەکی عایلەی ڕوویاوە یاخود ئێستا باسی کرد لە ناو عەشرەتە شتێک ڕۆیە پێویستەکە لێبوردەیی هەبێ بەڵام ئەو کەسە بە هیچ شێوەیەک نایەتە سەروباری کە لێبوردەیی بنوێنە بەردەوام باسی تۆڵەکردنەوەکە بەردەوام شەڕ و ئاژاوانێتەوە لە پێناوەی کە لێبوردەیی نەبێت و تۆڵە بکاتەوە سزای ئەوانە چییە خود حلی ئەوانە چییە ئەگەر مافەکە مافێکی شەرعی و قانونی بێت پێویستە یاسا تۆڵەکەی لێ وەربگرێتەوە ئەگەر لە حەق خۆی تەنازولی نەکرد ئەگەر عەفوی نەکرد و تەسامحی نەکرد خۆی عەفوەکە باشە تەسامحەکە باشە فەعفو وەصفەحو زۆر پێویستە بەڵام ئەگەر هەر نەی سەلماند هەر نەی کرد هەر گوتی ئەمن مافی خۆمەوێتەوە ئەوە ئەبێ یاسا مافەکەی لێ وەرگرتەوە چونکە هەر کەس لە شوێنی خۆی بچێ بەدەستی خۆی تۆڵەکەی خۆی وەرگێتەوە ئەبێتە پاشاگەردانی ئەوە سەردەمانێک لە مجتەماعی خۆمان و لە مجتەماعی سەرزەویش بەگشتی هەموو دنیا ئەو نەوعا دەمارگیریە هەبووە کە خۆیان هەر کەسە و تۆڵی خۆیان وەگرتیتەوە و ئیدی بە زنجیرە بە دوای داچوو ئەوانیش قۆتیان خلکردیتەوە جارێکتر بەسەر ئەوانیان دادێتەوە ئەوان بە هەمان شێوە وای لێ هاتیە زۆر درێژەی کێشایە و خەڵکێکی زۆر کوژرایە ئەوە باش نییە شتێکی زۆر زۆر خراپە با مافی خۆشی بێ مافی خۆیتی بەڵان ئەبێ یاسا بۆ ئەو مافی بۆ وەرگێتەوە قازی و حکومت ئەبێ ئەو مافی بۆ وەرگێتەوە ئەگەریش عەفوی دەربڕی ئەو ئەزری لەخوا زۆر زۆر بابەتێکی گرنگە تایبەتیژی هەم دقیق ئاینیت پیروز نەوە ئیسلام دەمژی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و تاکید لەوە تێکردنەوەکی سەر زمانەوە ژیاتی بەحەسکردن دکتۆر مەحمود کەریم مامۆستای زانکۆ مامۆستای ئاینی این پاشیوا شەوات گەلمەدا بوون خێر و بەرەکەت بێت پاشیواوە خودی خێرەوە بنوێسێت ڕەمەزانەوە پیرۆز ئەجرین گۆشت بداتەوە ئومێدەوارم خوای گەورە ئەو بەڵاو ناخۆشیە بەگشتی لەسەر ئێمەش و لەسەر جیهان هەڵبگرێت دەستخۆشیش لە بەڕێستانەکەم کە توانیمان شتێک لە ئەو خەڵکەمان باس کرد ئومێدەوارم ببێتە مای سوود و بەختەوەری بۆ هەموو زۆر سپاس دکتۆر بۆ بژیواندارێک و قبولکردن زۆر سپاس بڕێت جا هۆژە وەکی دکتۆری ئێماژە پێکری ئەجر و پاداش تێ لێبوردەییە تو دەورو بەرێت خۆ عەفوکی گەلەک مازنە ئەم ژێرێ ئەش ڕێ خوبە دەست پێت بکەم هەر کەسێک
يقفل برامبري مثلا من يعني برامبري من خلاتيك كربت وهي في دارمش همية هل خلاتيك كمل برامبري وانا كربت بلا ما عفو كت اكيد دكتوري قلتي طريقه خدي وبيغمبر دا گردنا و آزا خلاتيك هندي بتشيك بت هندي مازن بت برامبري ما كربت همي عفو طريقه خدي وبيغمبر دا خدي كرامه بقالوا كتينجي هكا ما خلاتيك برامبري وكربت تينجي ما عفو اواني اشتغليان باش ببرامبر ان شاء الله بۆ هیوای انشاءله ژوان ئەوە تۆ لێرەوە تاو لێبوردنە ڕاگەیان بۆ هەمووی بینەرانیش ئێستا لەم کاتەیە بەو شێوەیە بن و باسی ئەوەمان کرد ئینشاءالله ئینشاءالله سوودیان لە بەرنامەکە و لە وتەکانی بەڕێزی شەوەرگرت بێ بینەوە سەر ئەو بابەتەی کە زۆربەی پارشەوان باسیەکەین جگە لە ئەم بابەتە کۆمەڵایەتی یاخود مرۆیانی کێمە باسیەکەین بەشێکی کەشی خواردنەکەیە ژەوان لەگەڵ زیاتر فتوارەیە بەربوونگە حسێبکەین بێگومان جا هەنێ خواردن هەیە زۆر لە ڕەمەزاندا باوە یاخود خەڵک زیاتر حەزی پێیەکە بۆ نمونە لە مای ڕەمەزانە خۆی پێوەگریزانی ئەبێ هەبێت لەسەر سفرەکە کە زۆر جار سادەشە لەوانە خواز لەسەر ترشیات بە هەموو جۆرەکانی وەزیاکە لە مای ڕەمەزانە کە ڕۆژوانان ئارەزوویەکەن و لە کاتی بربانکردنەوەیە ترشیات لەسەر خواردنەکانیان دانێن دانیشتوویەکی شاری کەرکووک کە ناوی حاجی محەممەدە 36 ساڵە کاری دروستکردنی ترشیاتەکە و ئەیفرۆش دروستی شیەکات و ئەشی فرۆشیەوە باسی پێکاتەکانی شیەکە بزانە چەند جۆر ترشیات هەیە و باسیواکە چۆن دروستیەکە تایبەت ئەوە بوو کۆبانە گوێ خوب باش بنە حاجی محەممەدی زانێ کاچەوە ترشیە باش تێتە دروستکرد و چەند جوور تێنە دروستکردندا خێزانێت توە گەلک زێدەتر حەشوە بکەن بابزانین چۆن لە مای ڕەمەزانی شاکڕیاری زیاترە یا خۆت کەمترە بەرەف بازارێت ترشی و کەرکووکی 36 ساڵە تورشیاتی شم کردەوە گەلگەل ئەبوو سەباح پێرێن ئەبوو سەباح نووری تورشفرۆش خوا ئافریکا پێش 2 ساڵ پێشەوە ئەمری خوای کردەوە لە خانخورمە دوکانی هەبوو لە جووقەحوا حەولم کردەوە فێر بووم لە دەسی ئیتر هاتمەوە دوکانێکم کرد لە رێی بەغا دومین دوکانمانیشەیە لە شۆرجا فێر بووم لە نووری تورشفرۆش خوا ئافریکا مرد ئێستا ماشەڵڵا الحەمدولله فێر بوومە تووشیمان مشەکەلمان هەیە زەردمان هەیە هەنارمان هەیە تەمەریندیمان هەیە خیار خۆمان کەپسەکەن شۆر ئەو تەرعوزیە لای ئێمەیە ساڵێکە لاو شۆرە دوای ساڵەکە دەرەکەنەوە ئەیشۆنەوە پاک و تەمیز ئەیکەنەوە تووشی ڕەمەزان تەبعان ڕەمەزان تۆزی سەرفی زیادە بێ ڕەمەزان خێور و بەرەکەتە بۆ هەڵکردی مسلمانەکان زەیتونمان هەیە مشەکەل زەیتونمان هەیە دگاڵ خەستاوی زەیتونمان هەیە لە تورکیەوە دێ زەیتونمان هەیە لە مەسر دێ زەیتونمان لە هند دێ عێراقیەکە لە هەموو زەیتونەکە لە تورکیەکەش لە مسلەکەش لە هندیەکەش باشترە عێراقی زەیتونەکەی خۆمان ئەمە تورشیاتی تەمەرهیندیە قەحوای ئەبێ لەگەڵ ئەم تەمەرهیندیمان هەیە ئەمە تەمەرهیندیمان هەیە تەمەرهیندی تێکەڵەوە بکەم لەگەلی ئەوە تەمەرهیندیە تەمەرهیندی ئەمە تورشیاتی هەنار پێێنین هەنار ئەمە تۆزە شیرینیش ئەبێ ئەمەش هەنارمان هەیە لێرەوە تێکەڵەوەکەن لەگەلی ئەمە هەنارە تێکەڵەوەکەم لەگەلی هەنارەکە تۆ جوانەکە تۆزە شیرینی تایە بێ عالم زۆر مراجعات بۆ ئەماکە ئەمە سرکەمانە سوور تۆزە شیرین تایە بێ قەزوانی تایە لیم و بەستە تایە ئەوەش عینە زەردەکەیە ئەمە قەزوانمان هەیە لێرە قەزوانیشتی ئەەکەم بۆ تووشات ئەمە قەزوانمانە ئەوە سازەکەیە ئەمە سازەکەیە باش سەرچاوم نیو تەمەرهیندی نیو زەرد خاصەتەن تورشیاتەکە دڵێ چێتە سەری گەر لە با هەموو سفرێکە بێ سەیەکێکی خۆم هاتممە تورشای تەمەرەندی و زەردەکاسن ئیستا هینوای حەزی لە زەردەکەی نوای حەزی لە تەمەرەندیەکەیە وەکو مانگی ڕەمەزان پێوەسێ بەشار هەموو نەوعێکی مەثەڵەن پاقڵەوایە ساردیە شەربەتە تورشیاتەکەیە ئەمە ئەنواع بەشەر دڵێ چێتە سەری بۆ مانگ ڕەمەزان
بەس پێشتر وەکو مانگ ڕەمەزانەکە نییە مانگ ڕەمەزانەکە زیاتر بەشەر زیاد نییە دڵێ چێ سەر خوارد ماشاءالله جهه حاجی گلک یه برکت و یه تجیبی جهه ترشیات جی یعنی گشتی هریمان کردستان رمضان خواسته که زیاده آرسر نزابوچ چه ود گرد اما آخر چون جوان سر کرد چند بتام دیار بود چند چیزی تیابو جای مثلا توری دوم باسی نخوشی کنی دلکین تصور کم نخوشی دل بدوشتی و آبکه و شتنا بینی تر دل برگی نگره تو چه ترشی چه کن مام تو چه کن نه هندێک جار زۆر ینی بە شێوازی زۆر نا چونکە ناتوانم لەوانێ خەم بە دەرنەچێ بەڵام کەم کەم متوانم زەیتون و خار و هەندێک شت لەگەڵ سرکەتێک هەڵەکەیت و ئاسانە دلێمە چوو ترشی وێ پۆشیوێدا دەرباسی دەوەرێ خۆی تەندروستی بیم تایبەتیژ ئەبرەکە دە بەسێ نەخۆشیە دلی و شەکرێکی تەیوا ڕەمەزانی دەکاتەوە سەردەری دیالبێتەکردن ئیشڵین هەمی دیر بش هەمی نەخۆشیەش بووی وێ ئەفشەڤەژی پاشیوامە دکتۆر سواره مولود پزیشکی پسپوری هناف ده پاوی که راسته خوش تو دید ما جباشر سلیمانی دیگر مداوا دکتر سواره افدمی باش رمضان و پیروز پاشیواب خیر و برکت سلاو لبه دکتر زۆر سپاس بۆ ئەوە سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 ڕەمەزان لە ئێوەش پیرۆز بێ هەر بژی دکتۆر ئەم هەمۆژ نەخۆشیە دلی دەست پێ بکەین وەختێ دەیژینی تووشی نەخۆشیە دلی بی یەکسەر ئەم تووشی ترسەکە مازن بین نەخۆشیە دلیش عالیە پزیشکی و تەندروستی و دەستپێکی ئەم بەحەسکین چەند بەشن یعنی دل ئەف ئەندامێ بچیک و گرنگیە جەستەی تووشی چەند نەخۆشیات بە دکتۆر بەێ لەبەرەوەی نەخۆشی دڵ وەکو خۆت باست کرد کار کاتێک کە بیستین کەسەکەڵێ نەخۆشی دڵم توش بە لە خۆ ترسێکی زۆری بۆ دروستە بێ نەخۆشی دڵ جار هەیە ڕاستە خۆخ بە خودی خۆی بەس تەنها خۆی نەخۆشەکە جاریش هەیە لە پرۆسەی نەخۆشەگە شتێکە تووشە بۆ نەکەسەکە نەخۆشی شەکری هەیە یەکێک لە ماکەکانی توشبوونە بە نەخۆشیەکانی دڵ ئەگەر بێت و نەخۆشی دڵەکە بۆم نەدرێژخایەنیان کاتیە هەنێ نەخۆشی دڵمان هەیە کاتی و ناجێگیرن ئەمانیان چاودێری زیاتریانەیە بۆ منە جەرتەی دڵە کە گیرانی دەمارەکانی دڵە ئەمە چاودێری چارەسەری زووتری ئەوێت بۆ ئەوی وەزعی دڵەکەی جێگیر بێت یان بۆ منە حاڵەتمان هەیە پێوترێ زەبحەی ناجێگیر ئەمانە پێویستەکە چاودێرەکەیان چرتر بێ و هەروەها بەنسبەت بەڕۆژوو بوون لە مانگی ڕەمەزان جیاواز بێ لەگەڵ کەسانێکی تر هەنێت نەخۆشیمان هەیە نەخۆشی دڵ بەهۆی سستبوونی ماسوولکەی دڵا پێوترێ هارت فەیلەر یان عەجزی قەلب ئەمانش لە مانگی ڕەمەزان چاودێریان ئایا ئەم نەخۆشی دڵی کە تووشیان بۆ سستی دڵا جێگیرە یان ناجێگیرە هەنێترمان هەیە پێوێ بە کارەبایی دڵ یعنی هەنێک کەسەیە کارەبایی دڵی ناجێگیرە هەیە بە چارەسەر بە حەب چارەسەرەکە هەیە بەهۆی لە ڕێگەی قەستەرە و کەویکردنەوە چارەسەرەکە ئەمانە یعنی نەخۆشی دڵ فراوانە یان هەتاوەکو لە پەردەی دڵەگرێتەوە دڵەکە ماسوولکەکانی دڵەگرێتەوە بۆ ڕێەکانی خوێنەگرێتەوە سەمامەکانی دڵ کە زمانەی دڵن کە ئەکرێنەوە داخرێن نەخۆشیەکە لەوەی ینی ئەشێ بە هەر شەیەک لەم شێوانە دروست بێت بەڵێ باشە دکتۆر بۆچی زۆرترین جۆرەکانی نەخۆشی دڵ کاریگەری هەیە یاخودە و نەخۆشیانن کە دەمارەکانی دڵ تووشەکەن بەنسبەت ئەو نەخۆشانەی کە بەهۆی دەمارەکانی دڵە تووشە بن بەهۆی نیشتنی چاوریە لە بۆڕەکانی خوێن زۆربەی کە زۆرترین هۆکاری بریتە لە بەرزبوونەوەی چاوری خوێن و نەخۆش بەرزبوونەی فشاری خوێنە ینی زەختە لەبەرەوەی ئەم دوو نەخۆشیە بەربڵاوە لە ناو خەڵک لەبەرەوە هەستێک لەبەرەوە ئەبینیت زۆرترین نەخۆشیەکانی دڵ بەهۆی گیران یان تەسوبوونەوەی بۆڕێکانی خوێنن لەبەرەوە ئەمە شتێکی باوە هەروەها ماکەکانی ئەم گیرانەش هەر بەربڵاون بۆ منە سستی ماسوولکەکانی دڵ کە عەجزی قەلب پێوترێت بەهۆی گیرانی دەمارەکانی دڵ ئەمە شتێکی پێشبینی کراوە لە ئەنجامی گیرانی دەمارەکان دڵ بە تێپەڕبوونی کات ماسوولکەکەش ماسوولکانی زەعیفە بن و تووشی سستبوونی دڵە بن هۆکارەکە شێوەیە کات چاوری خوێن لەگەڵ فشاری خوێن لە ناو خەڵکە باوە لەبەرەوە ئەم نەخۆشیانەش کە بەهۆی گیرانی بۆڕەکانی خوێنەوە بڵاون باش دکتۆر یالڤێری گرنگ ئەم بەحەس بکەین مادەم نەخۆشی گەلەکەم تایبەتە جیاواتە بەحەسکردی بۆ ڕێت خوێنەیە دلی تێنەگرتن
چ نیشانه هەنە مرۆڤ هەست پێ بکرد دلێ مرۆڤیە زعیف بیان ژی کارێ خوب تەمامی ناکرد مرۆڤ یەکسەر بەرەف دکتورێکی بە بچوت و پرسیارە حاڵێ خوب کرد نیشانەی دەستپێکێ مرۆڤ بزانێت دلێ مرۆڤی هێدیە تووشی نەخۆشیات بچنە بەڵێ ئێمە هەموو جارێک باسیەوە ئەکەین کە هەر کەسێک ئازاری سەرسنگی هەبوو زۆر گرنگە دڵنیا بێت کە نەخۆشی دڵێ نییە ئازاری سەرسنگ ئەگەر بێت و بەهۆی نەخۆشی دڵەوە بێت زیاتر لە ناوەڕاستی سەرسنگی هەست پێەکە نەخۆشەکە یەک خاڵ دیاری ناکە بۆ ئازارەکە زیاتر ناوەڕاستی سنگی وەکو خاڵی سەرەتا دەست پێەکە ئەڵێ هەستەکەم ئازارەکەم لەسەر سنگ ما بڵاو بۆتەوە اینجا ئازارەکە بە شێوەی زیاتر بە شێوەی قورسایی یان هەنجار بە شێوەی هەناسەتونی هەستی پێەکە لەبەرەوەی پەیوەندی بە ماسوولکەکانی دڵەوە هەیە ئەم گیرانە زیاتر نەخۆشەکە لە کاتی هیلاکبوون هەست پێەکە یان ئەوتە لە ڕۆیشتنایە یان بەهۆی خەفەتێکی زۆرەوەیە یان ئەوەتە بۆ منە لە کاتی جوڵەیە یان ئەوەتە بۆ منە سەرمابوونێکی زۆر یان لە کاتی خواردنێکی زۆرە هەستەکە قورسایی گوێتە سەر دڵی ئاتەن ئەم ئازارانەی کە لەسەر سنگە هەستی پێەکەیت و بە سەرەتاش ئازار زۆر گرنگە کەوا نەخۆشەکانی دڵ بە دوور بخەیت ئەشێ بۆی هۆکاریترە بەڵام ئەبێت دڵنیابی کە نەخۆشە ئەم ئازارە هی دڵ نییە زۆربەی کاتەم ئازارە بڵاوە بێتەوە هەنە جار هەیە ئەچێت بۆ مل هەنە جار هەیە ئەچێت بۆ ناوشان هەنە جار چێت بۆ باڵی چەپی و ئازارەکە زۆربەی کات ئەگەر بێت و پێوەی جەڵتەی دڵەوە بێ 20 دقە بەلانی کامەوە ئەخانێ بەڵکو زیاتریش نەخۆشەکە ئارەقێکی زۆری هەست بە ئارەقێکی زۆرە کات هێڵنج و ڕشانەوەی لەگەڵە بێت هەستەکە وەزی زۆر ناجێگیرامە یەکەم ئەزمونە لە ژیانم ئازارە هەستی پێکە بە تایبەتی جەڵدەی دڵ بەڵام ئەگەر بێت و بەهۆی زەبحەی دڵەوە بێ یعنی تەسوبوونەوەی دەمارەکان دەڵە بەڵام شەرنی جەڵتە بێت جەڵتە خۆتان ئەزانن کە بریتیا لە گیرای دەمارەکە ستاسات لەم حاڵەتەی زەبحە لەوانەیە نەخۆشەکە لەباری ئاسایی مشکلەی نەبێ بەڵام لە کاتی هیلاک بوونە هەست بەم ئازارانە بکات لە کاتی لەو کاتێ هەست ئازاری بۆیت کە ئیسراحەتێکەکە ئەو کاتە هەستەکە ئازارەکەی نامێنێ ئەمەنە زۆر گرنگەکەوە سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆ ئەوی کە ئەبزانە ئەم ئازارە پەیوەندی بە دڵەوە هەیە یانە بە تایبەت ئەگەر بێت و مەترسی بە نەخۆشەکانی دڵیان هەبێ وەکو فشاری خوێن شەکرا قەڵەوی چەوری جگەرەکێش بوونی نەخۆشی دڵ لە خێزان مردنی کتوپڕ لە خێزان ئەمانە هەموو نیشانن کە مەترسین بۆی تووشی نەخۆشەکان دڵ هەرگە هەستی بەیەکێک لەم نیشانە نەکرد پێویستە سەردانی پزیشکی پسپۆرکە بەڵێ دکتۆر لەگەڵمان بمێنەرەوە ئێمە چینە لای هاوکارمان ئاراز ئەحمەد لە هەولێر کە لە سنتەری توشبوانی کۆرۆنان زین لەوێ زانیاریەکان چی یاخود لە دۆخێکان ئەو توشبوانە سڵاو لە بە ئاراز پێمان بڵێ تۆ ئێستا لە ناو ئەو سنتەرەی ئایا بارودۆخی توشبوان چۆنە زانیاریەکانمان پێ بڵێ هاژە شەوتان باش بارودۆخی توشبان بە شێوەیەکی گشتی لە شاری هەولێر بارودۆخیان جێگیرە و لەژێر چارەسەر و چاودێریدان ئێرە سنتەری چارەسەرکردنی کۆرۆنایە لێرە پشکنینەکان وەردەگیرێت و هەموو پشکنینەکان ئەوانەی لە هەولێر پۆزەتیڤێت نێگەتیڤێت لێرە یەکلا دەکرێتەوە من ئێستا لەگەڵ دکتۆر بژار موسا گوتەبێژی تەندروستی هەولێر بە شێوەیەکی گشتی باس لە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر و دۆخی توشبوان و ئەوانەی کە نزیکشن چارەسەر وەرگون بنێنەوە ماڵەوە باز دەکەین کاک دکتۆر سوپاس بۆم دەرفەتە ئەمەیە بە شێوەیەکی گشتی پێم بڵێ ئێوە لە شەوانی ڕەمەزان سنتەرەکانی چارەسەری کۆرۆنا ئەوانەی تایبەتن بۆ ڤایرۆسە چۆن کار و کارەکانتان ڕای بدەکەن و پزیشک و کارمەندانتان چۆن دەوام دەکەن زۆر سپاسان دەکەم شەوی بینەران باش و شەوی ئێوەش باش و زۆر بەخێر بێن ئێمە لە مانجی ڕەمەزان هەر وەکو پێشتر و کە چۆن تیمەکانی پزیشکی شەونخۆنیان دەکرد لە پێناو پاراستنی هاوڵاتیان گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر لەم پێناوەشدا لە مانگی ڕەمەزان بە شێوەیەکی 24 کاتژمێری تیمەکان لە سنتەری چارەسەرکردن و لە سنتەرەکانی دەستنیشانکردن بە شێوەیەکی بەردەوام لە خزمەتدانە بۆەوەی بتوانن بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیان بکەن کاکتۆر دە ڕۆژێک بوو هیچ کەسێک لە هەولێر تووشی کۆرۆنا نەبوو لە دووسێ ڕۆژی کۆتایی شەپۆڵێکی دیکەی خەڵک بەلێ شاو خەڵک توش بوو ئایا ئەمە دەتوانین پێ بڵین شەپۆڵی دووەمی کۆرۆنا یاخود چی
بەڵێ ڕاستە ئێمە نزیکەی زیاتر لە دەڕۆژ هیچ توشبێکمان لە ناو پارێزگای هەولێر تۆمار نەکرد ئەمەش دەگەڕێتەوە بە پابندبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە و شاری هەولێر بە ڕێنمایە خۆپارێزیەکان و ڕێوشوێنە تەندروستیەکان کەوا لەلایەن ژووری ئۆپەراسیۆن وەزارەت تەندروستی وەزارەتی ناوخۆوە دەردەکران بەڵام بۆ ئەوەی پرسیارەکەی بەڕێزت کە ئایا ئەمە شەپۆلی دووەمە یاخود ئەمە چییە ئێمە بۆ ئەوەی دەستنیشانی شەپۆلی دووەم یاخود شەپۆلەکانی تر بکەین لە پەتایەکانی ڕابردوو دەبی بگەڕێنەوە و تەمەشا بکەین و سوودیان لێوەربگرین دەبینین پەتایەکانی پێشتر کاتێک کە شەپۆلی دووەم ڕووی دەدا نێوانی شەپۆل یەکەم و دووەم زیاتر لە چەند ڕۆژێک و چەند مانگێک بوو ینی ماوەکەی زۆر دەبوو هیچ کەیسێک تۆمار دەکرا پاشان کەیسێکی زۆر تۆمار دەکرا و ئەمە دەکرا ببێت بە شەپۆلی دووەم بەڵام ئەوەی ئێستا لێرە هەیە نەخێر ئەمە شەپۆلی هەر درێژەی شەپۆلی یەکەمە کەەوە چەند هاوڵاتیەک ڕەنگە لە دەرەوەی وڵات گڕابنەوە و لە ماڵەکانی خۆیان مابنەوە و نیشانیان نەبوو بێت لەم دوایانەدا نیشانیان لێ بە دەرکەوتەوە و ئێمە پێشتر چەند توشبوویەکمان تۆمار کردو لە ژێر چاودێری پزیشکی دابوون ئەم توشبوانە خۆ دەزانی ماوەکەی لە 14 ڕۆژ بە دیار دەکەوێت ئەم نەخۆشیە ڕەنگە بەرکەوتی ئەم توشبوانی پێشوو بن و لە ماڵەکانی خۆیان مابنەوە گەڕەکی سێتاقان ژمارەیەکی لێ تۆمارکە چەند ڕۆژێک پێش ئێستا پرسیار ئەوێ بۆچی گەڕێک سێتاقان وەکو شوێنەکانی دەرکە کەسێک تۆمار دەکرا گەرانتینە نەکرا ڕاستە ئێمە بە شێوەیەکی گشتی هەموو پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان بە کەرنتیندا تێپەڕیوە ئێمە بۆ بڕیاردان لە کەرنتین چەند لێکدانەوەیەک دەکەین و چەند هەڵسەنگانێک ئەنجام دەین ئێمە لە گەڕەکی سێتاقین ڕاستە چەند حاڵەتێک تۆمارکران بەڵام ئێمە چوین تیمەکانی پاراستنی تەندروستی و تیمە پزیشکەکان ڕووپێوی هەڕەمەچیان ئەنجامدا پشکنیان وەرگرت لە گەڕەشی سێتاقان تاواکو دڵنیا بنەوە ئایا ئەم توشبوانەی کە تۆمارکران بەرکەوتیان هەبووە لەگەڵ خەڵکی تر و لەگەڵ شوێنە گشتیەکان با بڵین مارکێتەکان سەمونخانەکان تیمەکان خۆشببختانە توانرا زۆر ژمارێکی زۆر سامپڵ وەربگیرێت و دەرکەوتکەوە زۆربەیان نێگەتیڤ بوون و لەسەر ئەم هەر جیرانەکانی ئەم توشبوانە دەرکەوتکەوە نێگەتیڤن و ئەوانەی کە ڕاستەوخۆ بەرکەوتیان هەبووە لەگەڵ ئەم توشبوانە لە برانە کەرنتینەکان بەڵام ئێمە بۆمان دەرکەوتکەوە کەرنتینکردنی گەڕەشی سێتاقان ڕەنگە پێویست نەبێت لەم دۆخە ئێستا بەڵام ئێستا داخراوە تیمەکانی پزیشکی لەوێن و تیمەکانی هێزەکانی ناوخۆ چاودێری دۆخەکە دەکەن و خۆشمان بە بەردەوامی چاودێری ئەم گەڕەکانە دەکەینکەوە توشبووی تێدا تۆمارکراوە کاکتۆر سەبارەت بە بازگەکان ئێوە چەند تیمتان لە بازگەکان دانراوە و ئایا ڕۆژانە ڕێو شوێنەکان وەکو پێشتر لە بازگەکان تونند و توڵنەوە بە تایبەتی لە بابەتی وەرگرتنی سامپڵ لە ئەوانی کە داخلی هەولێر دەبن ئێمە بابگەڕینەوە پێش ڕاگەیانی قەدەغی هاتوچۆ تیمی کردە پزیشکەکانی سەر بە بەڕێبراتی گشتی تەندروستی هەولێر بە شێوێکی 24 کاتژمێری لە بازگەکان هەبوون و پێش ڕاگەیانی قەدەغی هاتوچۆ هەر هاوڵاتیەک داخلی هەولێر بار یاخود دەرچوو بە پشکنینی تای بۆ ئەنجام دەدرێت کەمە نیشانەیەکی سەرەتایی بەتای کۆڕۆنایە بەڵام دوای چەند لێکدانەوەیەک و چەند هەڵسەنگاندنێک ئێمە گەیشتینە ئەم بیر و بۆچون و ئەم تێگەیشتنەکەوا دەبێت تیمەکانی کردە پزیشکەکان تیمی پزیشکی لە بازگەکان بچەسپێنرێت بۆ وەرگرتنی سامپڵی پشکنینی تاقیگەیی ئێمە ئەمڕۆ ینی نزیکەی زیاتر لە 2 هەفتەیە ئێمە دەستمان کردووە بە وەرگرتنی سامپڵی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بۆی لە تاقیگە دڵنیا بین و ئایا خودت هەڵگرنیانەکە ئەو هاوڵاتیانەی ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ ژووری ئۆپەراسیۆن دینە ناو شاری هەولێر ئێمە لە 8 بازگە دەستمان کردووە بە وەرگرتنی سامپڵ لە بازگەی مەخمورمان دەست پێ کردووە بازگەی زورگەزرا و بازگەی شێراوە بازگەی گۆپال بازگەی کەڵک و لە بازگەی بالیسان بازگەی دێگەڵا و لە بازگەی هیران ئەمانە زیاتر لە 2300 سامپڵیان وەرگرتووە لەم ماوەی کەوا دەستیان بەکارەکانی خۆیان کردووە و ئەمانە بە شێوێکی 24 کاتژمێری کار دەکەن تەنها ئەو هاوڵاتیانە پشکنیان بۆ ئەنجام دەدرێت کە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ و ژووری ئۆپەراسیۆن وەردەگرن بۆ ئەوی داخلی ناو شاری هەولێر بن تاواکو بتوانن بە باشترین شێوە ئەم پەتایە کۆنتترۆل بکرێت بە کورتی وەڵام بدەیتەوە هیچ نەخۆشێک ئێستا لە شاری هەولێر ئەوەی هەڵگری ڤایرۆسەکەیە نزیک بوونەتەوە لەوەی بکە ڕەوانی ماڵەوە بکرێت لە 1-2 ڕۆژە ئێمە خۆت دەزانی ئێمە ڕۆژانە سپاس بۆ خوا و سپاس بۆ تیمەکانی تەندروستی و پزیشکی چارە سەرکار ڕۆژانە
خۆتان ئاگاداری ڕاگەنراوەکانی بەڕێوەبەرات کشتن دروستی ئەوێن کە ڕۆژانە خەڵکمان هەبووە توشببوو هەبووە چاک دەبێتەوە بەڵێ ئێمە ئومێد دەکەین لەم چەند ڕۆژە خەڵکی تر توشببووی تر چاک بێتەوە و بنێردێتەوە ماڵەوە بێگومان ینی کە توش بێت دەنێردرێتەوە ماڵەوە چاودێری ڕەوشی تەندروستی دەکەن بەڵێ ئێمە کاتێک کە دوو پشکنینی تاقیگەی بۆ ئەنجام دێت بۆ نێوانیان 24 کاتژمێر بێت ئەگەر دەرکەوت ئەمانە هەردوو پشکینەکەیان نێگەتیڤە ئێمە بڕیار دەدەین لەسەر بە پشتبەستن بە بڕیارەکانی تیمی پزیشکی چارەسەرکار و دەست دەکرێت دەست بەجێ کاتێک پێشی ئەوەی بنێدرێتەوە ماڵەوە ڕێنمایی تەواوی پێدەدرێت کە چەند ڕێنمایی یەکن پێویستن بۆ ئەوی گیانی هاوڵاتیانی ئەم خانەوادەیە و هاوڵاتیانی تەواوی شاری هەولێر بپارێزرێت. دکتۆر بژار موسا وتەبێژی تەندروستە لێر زۆر سپاس کە لەگەڵم بوویت. بڵێ ئەمە سەنتەری چارەسەرکردنی کۆرۆنایە ئەم سەنتەرە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کوردستان خۆی سەنتەرەکەی کردەوە لێرە ژمار ئەو هاوڵاتیان دێن لێرە پشکنین دەکەن دێنێرە هەروەها هێڵی 122 کە تایبەتە بە پشکنین بۆ ئەوانەی کە گومانی لێ دەکرێت هەڵگری ڤایرۆسەکە من دێنێ ئێرە لێرە چکە ئێرە زەختێکی زۆری لەسرە ژمارەیەکی زۆر لێرە کارمەند و پزیشک بە بەردەوام 24 کاتژمێری لێرە کار دەکەن دوای ئەوەی کە لێرە نەخۆشەکە گەهات و حاڵەتەکەی یان پشکنینیەکەی گەل دەخۆزا سەڵامەتی بڵێن نەخۆشیەکە تایبەتی ڤایرۆسە کۆڕۆنای دەمە ڤایرۆسە سەرهەمی جیهانێدی دەرباز بە تایبەتیژ هەرێمە کوردستانێک و ڕۆژ بۆ ڕۆژ دیستان زیاتر زۆر سوپاس ئەفکارێمە ئاراس ئەحمەد باکە ڕاستە خۆش هەولێرە دیالمەدەوە دکتۆرە گەڕێنەوە لای تۆ داخوازە لێبوورنیە دەم گەلێک ڕاگرتی ببوورە کە زۆر ڕامانگرتی بەڵام سنتەری کۆرۆنا خۆت ئاگاداری کە لە خزم گرنگێکی زۆریان پێدەبێت تایبەت لەم باردۆ خێستەشدا دکتۆر باسی وت کرد کە نەخۆشیەکانی دڵ بە تایبەت خوێنگیران یاخود جەڵتەی دڵ بێ ئەو بابەتانە بێ چۆن ڕۆیە بەڵام پێمان بڵێ ئایا تا چەند پەیوەندی بە سیستمی خۆراکیەوە هەیە کە ئەزانین لە مانگی ڕەمەزانیشا سیستمی خواردنەکانمان گۆڕانکاری بەسەرایەت یاخود زۆر جار خواردنی چەور و سوێر و ئەمانەش ئەخورێ ینی ئەو خواردنانەی کە ئەی خۆین تا چەند کاریگەریە بێت لەسەر نەخۆشیەکانی دڵ بەڵێ بە دڵنیاییەوە وەکو باسمان کرد دوو هۆکار باوترین هۆکارم بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ یان جەلدەی دڵ بریتە لە چاوری خوێن و بەرزبوونەوەی فشاری خوێنە ڕاستەکەی چاوری خوێن هۆکارەکانی یان بۆ ماوەیە بۆ ماوەی گرفتێکی لە چاوری خوێن هەیە لە هەرسکردنیە ئەمە بە شێوەیەکی بەردەوام چاوریەکەی بەرزەبێت یان ئەوەتە بەهۆی ئەو خواردنەکەی خوات جا ڕاستەکەی ئەو خواردنەی کە ئەخورێت بە تایبەتی لە مانگی ڕەمەزان سروکراوەکان چاوریەکان ئەمانە ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەبنە هۆی گرفت بۆ نەخۆشیەکانی دڵ ئەبێتە هۆی ئەوی کەوا بۆ منە ئەگەر بێت و چارەسەرەکانیش بەگرێت بێتە هۆی ئەوی بەرزبوونەوەی ڕێژەی چاوری لە خوێنیە ئەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە ڕاستە نەخۆشی دڵیشی هەبێت بەڵام ئەگەر بێت و پارێزی نەکات بۆی هەیە جارێکی تر تووشی جەڵتەی دڵ بێت بۆی هەیە گرفتەکانی دڵ زیاکە لەم نەخۆشە لەبەرەوە هەر کاتێک کە نەخۆشیێت بێچکەلەوەی کە جەڵتەی دڵی هەبوو چارەسەرکراوە ئەبێ ڕێنمایەکانی تریشی بدرێتێ بۆ بنە لەوانەی کە وەرزشە زیاد ئەبێ کێشی بەردەوامدا بەزێ نابێ کێشی زیابێت هەروەها ئەو خواردانەی کە ئەی خوات ئەبێ دوور بێت لە چاوری تێر بە تایبەتی چاوری تێر خۆتە نەزان لە گیانلەبەرەکانە زیاتر و چاوریانەی کە لە ئاژەڵەکانەوە توش بەدەستێنرێت ئەوانە چاوری تێرن بە هەموو شێوەیەک خراپن بۆ نەخۆشەکانی دڵ زیاتر هەداوە ئەکرێت چاوری زەیتون بەکاربێت کە ئەمە چاوریەکی ناتێرە ئەمە زیاتر سوودی لێوەرگرێت وەکو لە خواردنەکانیان هەروە خواردنەکانی سوورەوکراو نەبێ لەبەرەوەی چاوریەکی زۆری تایە داوەداکرێ بەرداوام نەخۆشیەکانی دڵکە خواردنەکانیان خوێی کەم تیابێت خواردنەکانیان بۆ منە هەوڵ بێت میوە و سەوزەی زۆر لەگەڵا بێت داواکرێت گۆشتی سوور کەم بێت بۆ منە هەوڵ زیاتر ماسی بێت لە خواردنەکانیان وەکو گۆشت ئەمانە هەموو گرنگن ئەو ڕێنمایانە بۆ نەخۆشی دڵ تەنها حەبێک نییە یان تەنها قەستەر و شەبەکە باڵودێک نیە ئیشەکەی یەک کۆتایی پێبێنە ئەبێ لەگەڵ چارەسەریەکان ڕێنمایەکانیشی بەرداوام بێت پێش نەخۆشی لە کاتی نەخۆشی دوای نەخۆشیەکەش باش دکتۆر ئەوە باسی ئەوانت کرد کە خراپن بۆ ئەو کەسانێک کە هێدی خودێنێکە تووشی هەر نەخۆشیەکە دلی بن گەلک جارە باسی جیراوەیەک دەکرێت مەسەرەنها لیمو زەنجەبیل و نزانم گەلە تشتێدی تێکەل بێن تێکەلکردن گەلسیرێ
بۆ دلی گەلک باشە دکتۆرش عالیە تەندروستی و مەسلەیە بەحەسکین ڕاستیەک بوو هەیە تشتێت تووسە بۆ مرۆڤیت باش بن مرۆڤی دیر کە تش نەخۆشیە دلیان ژ هەمە تشتەکە مرۆڤ گولت بتو ئیدی جێبجێت کرد بەنسبەت ئەم گیراوانە زیاتر ڕێکلامە لە ڕووی بازرگانیەوە بەکارێن بەڵام لە ڕووی توێژینەوەی زانستی هیچ شتێکی تایبەتمان نییە بڵێن ئەم گیراوە تایبەتە بەدڵ بەڵام ئێمە بۆمە توێژینەوەمان هەیە لەسەر چ جۆرە ژەمێک یان ژەمی چ وڵاتێک گرینگە بۆ دابەزیری فشاری خوێنیان بۆ ئەوی تووشی نەخۆشەکانی دڵ نەبین ئێمە زۆر جار هەیە کە خواردنێکمان هەیە ژەمی خواردنی وڵاتانی دەریای ناوەڕاست کە پێوتێ مدیتێرێنیان دایت زۆر جار هەیە داوا ئەکەین خواردنەکانمان بەو شێوە بێ خواردنەکانی ئەوە چۆنە زیاتر گۆشتی سووریان کەمترە زیاتر ماسی بەکارن لەسەر دەریای ناوەڕاستن ڕۆنەکەیان زەیتی زەیتونۆک و باسمان کرد خواردنەکانیان لەبەرەوەی شوێنەکان بە پێی و بەرەکەتە سەوزە و میوە زۆرە خۆن لە خواردنەکان خوێکەم بەکارێنن لەبەرەوە هەموو کاتێ داوا ئەەکەین بۆ بدە مدیتێرێنیان دایدیان خواردنی ژەمی دەریای ناوەڕاست بەکار بێت یان دیراسێک تر هەبوو توێژنەیەکی تر لەسەرەوەی کەوە چ خواردنێکێ ئەبێدا بەزیری فشاری خوێن ئەوی شەر هەمان شت تەرکیز لەسەرەوە ئاکات ڕۆنەکە چاوری ناتێر بێت میوە و سەوزە ڕۆژانە 3 بۆ 6 جار ینی کەم و زۆر میوە سەوزە بخۆین بە دڵنیاییەوە سیر پیاس ئەمانە بینیویانە سوودی هەیە بۆ دابەزینی چاوری یان بۆ ڕێخستنەوەی چاوری لەش بەڵام بە هیچ شێوەیەک وەکو چارەسەر بەکار نایە لە ڕۆی توێژینەوەی زانینی تاوەکو ئێستا بەدیلی حەبی چاوری نییە بە هیچ شێوێک کەسێک کە نەخۆشی دڵی تووشەبێ یان کەسێک دکتۆر هین بێژن دیر کە ژوان گیرەوە تێکەلکردن سیرە و لیمویە و نەزانم زەنجەبیلە شتێک تووسان ناچێ بن بەڵێ زۆر جار بەداخەوە نەخۆش ئەبێتە قوربانی ئەم گیراوانە نەخۆشەکە بۆ منە نەخۆشی دڵی هەیە ئیشتی بۆ کراوە چارەسەری وەگرتووە حەبی چاوری هەیە بین لە پڕێکە حەبەکەی وەستاند و باشە بۆ وەستانتە ئەڵێ وڵا من فلان گیراوە بەکارێنم لەوە تێوگرانە بەکانە هەستەکەم نەفسیان مرتاحم بەڵام لە ڕووی زانستیەوە هیچ ئەساسێکی نییە کەوا بەدیلی حەبەکە بێت زۆر جار ئەبێتە هۆی ماکەکانی نەخۆشی دڵ هەمان گرفت لە فشاری خوێنش دروستە بێت کەسەکە زەختی لەگەڵا ئەبینن حەبەکەی خۆی واز لێ ناوەڵا من بەس لیمۆ بەکارێنم ڕاستە لیمۆ و مزرەمەنیەکان مادەی پۆتاسۆمیان تایە کەم و زۆر ئەبێتە هۆی ڕێخستنەوەی فشاری خوێنەکەی ینی بۆ منە ینی ئێمە کە ئەڵین کەسێک فشاری خوێن هەیە بێژگە لە حەبەکە ئەبێ کێشی زیانەکە وەرزشوان بێ ینی ڕۆژان هەفتانە وەرزش بکات ئەو خوێیەکان کەم کاتە لە خواردنەکان ئەو خواردنانە بخوات کەم و زۆر یارمەتی دابەزینی فشاری خوێنەکەی دەن لەوانە ئەو خواردنەی کە پۆتاسۆمیان تایە بەتابەتی سەوزەوات و مزرەمەنیەکانن لیمۆیە پرتەقاڵ ئەم بابەتێ بەڵام ئەوان نابنە جێگرەوەی زەختەکەی ئەگەر بێت و کەسەکە زەختی بەرز بێت و لیمۆ پرتەقاڵ بەکاربێن لە جاتی حەبەکەی زۆر جار هەیە بەداخەوە بێتە ماکان لەوانە بی لێ بکاتە جەڵتەی مێشک لێ بکاتە بە گرفتێ لە گرفتەکان لەبەر ئەوە ئەمانە تەواوکەری خۆراکین تا خۆراکی باشن بەڵام جێگرەوەی چارەسەر نین کاتە دکتۆرەمە وەکو چارەسەر نین بەڵام ئەتوانین بڵین وەکو خۆپارێزیەک بە تایبەت ئێمە بتوانین لە مانگی ڕەمەزانە ئەو هەلە بقۆزینەوە بتوانین ئەو خواردنانە بخۆین کە دوورمانە خاتەوە لە زۆربوونی ڕێژی چەوری لە دڵمان یاخود لە جەستەمان و لە بەتایبەت لە خوێنیشدا تۆ باسی کرد ئەمە نابێتە بەدیل بۆ چارەسەر بەڵام ئایا ئەبێتە خۆپارێزی ئەم جۆرە خواردنانە یاخود چ جۆرێک هەیە کە بتوانین لە ڕەمەزانە زیاتر گرنگی پێبین بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە دوو بەشمان هەیە پارە خۆپارێزی سەرەتاییمان هەیە ئەوەتە نەخۆشەکە تووشی کەسەکە تووشی نەخۆشیەکانی دڵ نەبووە وەکو باست کرد هەموو خواردنە تەندروستەکان پێویستن بۆ نەخۆشەکە بۆی توش نەبێت بە تایبەتی خۆتەزان لە مانگی ڕەمەزان لە کاتی بەربانگە خواردنی ناتەندروست زۆر ئاخورێت ئەبێت دڵنیابینە لەو کەسانی کە مەترسی بە توشبوون بە نەخۆشیەکانیان دڵ هەیە وەکو بۆ منە کەسەکە شەکرەی هەیە کێشی زیایان بە تەمەنە یان نەخۆشی دڵیان تایە یان بۆ جگەرە کێش یان هەر شتێکی لەم بابەتانەی هەیە ئەگەری توشبوونی بە نەخۆشیەکانی دڵ کەم و زۆر زیاتر لە چاو خەڵک لەبەرەوە گرنگە لە کاتی ڕۆژوشکانە خۆی پارێزێ لە شیرنیەکان لە شیرنی زۆرەکان بەتابەتی خۆتە نەزان پاقلە و شەربەتێکی زۆر ئەخورێت ئەمانە کەم و زۆر شەکرەکان بەرزەکەنەوە بەرزبوونەوەی شەکر لە شابێت هۆی زیابوونی کێش بە شێوەیەکی ناڕاستە خۆ تەسیرەکان لەسەر
قەڵاوی و نەخۆشەکانی دڵ هەروەها چاوری و سوورۆکراوەکان هەروە خواردنێکی خوێیان زۆرتایە هەوڵ بدرێت لە کاتی ڕۆژوشکانە ینی بە خواردنێکی سوکت ڕۆژۆکە بشکێنێ پاشان لە خواردنەکانیان میوە و سەوزەی تیابێ لەبەرەوە دەرکەوتو ئەگەر بێت و کەسەکە خواردنێکشی ناتەندروست بێت بەڵام میوەی سەوزەی تیابێ کە ئەمانە زۆربەی کاتهۆی دەبنە ڕێخستنی هەرسی خواردنەکان دەرکەوتوە کاریگەرەکەی کەمترە بێت لەسەر لەش ئەگەر بێت و خواردنێکی سورۆکرا بخۆیت لەش قورساییەکی زۆر یەکەوێتە سەر هەم لە ڕووی توشبان بە نەخۆشی شەکرە هەم لە ڕووی توشبان بە نەخۆشی دڵ بەڵام ئەگەر بێت و هەڵ بێت سەوزە و میوەیەکی زۆر لەگەڵ بخۆیت و ئەم خواردنە سورۆکرا و چەوریانە خۆتی لێ پارێزی بە تایبەتی فاسفودەکان ینی ئێمە زیاتر لە سورۆکراوەکان ئەیبینین ئەمانە کاریگەری زۆر لاوەکیان هەیە لەسەر نەخۆشیەکانی دڵ و شەکرە دکتۆر وەکیەوە دیار نەخۆشیە دلی گەلەکرد بەرەمبەریشدا ڕۆژهەڵاتە ناڤەڕاست و کوردستانیشیان بەحسکین نەخۆشیێت شەکرێژی ڕۆژانە ئەم گولێت بین گەنجن تەمەنن حتا زاروکژی تەندی دەبێژی فلان کەس تووشی نەخۆشیە شەکری بی ئەف توش بینە شەکرەیە گەلەک زێدە اش بوی چه وگرت تایبەتیژی سەر خواردنێت شەکر تێدا زێدە یانژی جداهیەکە دنج هەیە پتشتێ دنجی مرۆڤ تووشی نەخۆشیێت شەکرێت بێت بەڵێ ڕاستەکەی دیاردەی توشبوون بە نەخۆشی شەکرە بە تایبەتی لە جۆری دوو لە زیابوونە لە ناوچەکەمان هۆکارەکەشەوەیە ئێمە لە ناوچەیەکە ئەژین کە شەرق الئەوسەط توشبوون بە نەخۆشی شەکرە لە جیهاندا لەو ناوچەیە زۆرە لە چاو ناوچەکانی تر ئەگەرە تۆ چەند هۆکارێک گەوکو باستە یعنی هۆکارەکان ئەوەیە کە ژیانی ئەم ستایلی ژیان لەم ناوچەیە بریتە لە ئەوەی کە دانیشتنی زۆرترتیە جوڵەی کەمترە بۆ منە خەڵکەکە زیاتر مۆزەفە زیاتر لە دانیشتنی زیاتر وەک لە جوڵە ئەمەیەکێکە لە هۆکارەکان دووەمیان خواردنەکانمان ئێگە دیقەت بیت زۆربەی پێکاتی خواردنەکانمان شەکرین یان کاربۆهایدرێتن بە تایبەتی برنج هیچ ماڵێک نییە یان هیچ ماڵێک نییە ڕۆژانە برنج بەکارێن بە یان ڕاستەخۆ خۆی یان بە لەگەڵ خواردنی ژەمی تر لەبەرەوە برنج لە پێکاتێکی سەرەکی خواردنەکانە بەداخەوە مە هۆکارێکە بە توش بوون بە نەخۆشی شەکرە یان پێ لە هەندێک جارکار هەندێک کاتا پێ ئەو شیرینانەی کە بەکارێنین ئەمانە هۆکارن بۆ توش بوون بە نەخۆشی شەکرە زیادبوونی کێش لە ناوچەکە ئەمە ژێکێکە لە گرفتەکان کە بێتەوەی توش بوون بە نەخۆشی شەکرە یان بۆ ماوەی زۆربەی کاتە بۆ ماوەی بۆ منە لە خێزانەکەی نەخۆشی شەکرەی هەبێت ئەبێتە هۆی توشبوون بە نەخۆشی شەکرە دیسان یعنی توشبوون بە نەخۆشی شەکرەی زیاتر لە چاو کەسێکە نەخۆشی شەکرەی نەبێ بەڵێ دکتۆر یعنی ئەتوانی بڵ نەخۆشی شەکرە چەند هۆکارێکن هۆکارێکی تایبەت نین بەڵێ دکتۆر فشاری دەرونی ئێمە جگەلەوەی کە باسی خواردنمان کرد سیستمی خواردن بێت چۆنە بێت بەڵام فشارە دەرونیەکان چ کاریگەریەکیان هەیە لەسەر نەخۆشیەکانی دڵ و شەکرە بەڵێ بەدڵنیایە فشارە دەرونیەکان گرفتی ڕاستەخۆت پەیوەندیان هەیە بە نەخۆشیەکانی دڵ و بە نەخۆشی شەکرە لەبەرەوەی وەکو ئەزان لە کاتی قەلاقی دڵە ڕاوکەیان هەر گرفتێکی تری دەرونی ئەبێتە هۆی تێکچوونی هۆرمۆن لە لەشە هەنێ هۆرمۆنمان هەیە لە کاتی قەلاقی دەرەدرێن پێچەوانەی ئینسۆلین ئیشەکان لە لەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسانی کە نەخۆشی شەکران هەیە و لە هەمانتە قەلاقی و نەخۆشە دەرونیەکانیان هەیە ئەبینە ئەم فترەیە شەکرەکەی کۆنتترۆل نابێت دوای ئەبینیت هۆکارەکەی بریتە لە سترێس و قەلاقی بە هەمان شێوە بۆ نەخۆشیەکانی دڵ سترێس پێشتر سەرەتا بەڵگەکان کەمتر بن بەڵام بە تێپەڕبوونی کا دەرکەوت کە قەلاقی و دڵە ڕاکوێ یەکێکە لە نۆ هۆکارە سەرەکیەکان بە توشبوون بە خۆشیەکانی دڵ وەکو باسمان کرد کە زیابوونی کێش فشاری خوێن جگەرە کێشان شەکرە یان نەخۆشی دڵ لە خێزان لە زمنی ئەمانەش بریتە لانی سترێس و قەلاقی و دڵە ڕاوکێ لەبەرەوە ئەمانە ئەبوون هۆی تێکچوونی پێکاتە هۆرمۆنیەکان لە لەشە ئەبوون هۆی سەرەتای تێکچوونی بۆڕیەکانی خوێن لە ناوە ئەنی کردارێکی بڵەن تۆزێک معقەت و ئالۆزە بەڵام قەلاقی دەوری تیا ئەبینێت کە لەبەرەوە گرنگە ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە نەخۆشی دیارە پەیوەندی تێک چوت گەل دکتۆر سوارەی لێم هەر بەردەوام گەلێ مژە تایبەتیژ هەم نەخۆشیە دلی هەمژێ شەکرێ دیسە پەیوەندی دێتە گرێدان هۆژە یا گرنگ هەیڤە ڕەمەزانێدا دەوێت ڕۆژیەکە ڕێکوپێکە سەروبەر مرۆڤ بگرێت دا هەم دەرونی مرۆڤی و هەمژی جەستەی مرۆڤی تایبەتیژی دل یە پاراستی بەش هەمی نەخۆشیە گرنگ ئەڤەیە یعنی گەلک جارە بەسێ چارەسەریە تێتەکردنەوەکی مەبەر گەل دکتۆریژی بە حەسکری دەبینێ ئاوەکە دەینت
لیم و زنجبیل و نظام هر تشتکی هیدیتی کل کرد گلک جارا افتشتی وصل رنگ بو مروی خرابتر بد هر تشتکی تو بکارتینیل دست بکی و تو زانستیان شاید تندرستی و پرسیار بد جوان زۆر جار ینی پێویستە لەسەر هەر خۆراکێکی جەگە سروشتیش بێت و زانیاریەک وەرگریت لە خۆتەوە نەیخۆیتەوە باشترە هەتا ئەگەر بۆ پێش ینی بۆ چارەسەریش نەبێ بۆ خۆپارێزیش بێ پێویستە کۆمەڵک زانیاری هەبێ پێم وا بە ئێستا دکتۆریش حاضرە دیسە ئامادەیە دکتۆر ئەم جارێ بەحسا کنترۆلکردنەوە نەخۆشیە شەکرێ بکەین گەلک جارە ترسەکە مەزن دەفوی کەسی چێت بێت دۆشی نەخۆشیە شەکرێت بە تۆ ساتێتە پێشەوەی خلاص خودێنەکەت مرن نزیک بیە چارەسەریە نەخۆشیە شەکرێ نابێت چ جارە ئەو ژێ نەخۆشیە خلاص نابێت کنترۆلکردنەوە شەکرێ چاوایە و هیڤیەک هەیە ئەوێت توشبی شەکرێ ڕۆژێکش ڕۆژە تەمامی خلاص بە شوێ نەخۆشیە یان ژیب ئەوەیەکێ ئاساییتر ژیانە خۆ دەرباز بکرد بەڵێ بەنسبە نەخۆشی شەکرە جۆری دوو لە ستانەوەتی ئەم خەڵکانی کە تووشی نەخۆشی شەکرە بن لە جۆری دوون جۆری یەک کەمتر تووشە بن ڕاستەکەی جۆری دوو بۆ ماوەی دەوری گرنگی هەیە 150 ئەو کەسانی تووشە بن ئەگەر بێت و ڕێنمایە پزیشکیەکان بەکاربێنن بجێبەجێ بکەن بە ڕێکوپێکی بەتایبەت خواردنەکانیان تەندروست بێ و وەرزش و جوڵیان هەبێ لە کۆتایی پێویستیان بە حەبوو چارەسەر نابێ بەڵام ئەو لە ژێر چاودێری پزیشک دەرکەوتەوە زۆربەی ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شەکرا بن گرفتەکەیان لەوەیە حەب بەکارێن بەڵام ئامادەنین خۆپارێزیەکە بکەن لە خواردنی تەندروست گرفتەکەی ئێمە لێرە لەوەیە بۆ منە کەسەکە ئامادەی حەبەکە بەکاربنە بەڵام ئامادەنیە خواردنەکەی دەستکاریکە یا ئەم خواردنەکە ڕۆژانەی ناتەندروستن بیگۆڕە بە خواردنی تەندروست گرفتەکەی ئێمە لێرە لەوە دەرەکەوێت ئەگەر ناوەکو ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شەکرا ئەبن قابلیەتی توشبوونی نەوەکانی خۆیان و کوڕەکانیان خزمە کەسە نزیکانیان زیاتر لە چاو کەسانی تر و هەر کەسێک کە تووشی نەخۆشی شەکرە بوو بۆ منە بە چاودێریکی باش بە چارەسەریەکی باش لەوانەیە شەکرەکەی دابەزێ و ئاسایی بێتەوە بەڵام ئەگەر بێت و لە هەر کاتە لە کاتەکان ئیهمالی تیا بکات و یان خۆپارێزیتیان نەکات ئەگەری گەڕانەوەی هەیە لە بەرەوە شتەکە هۆکۆکو باسماکە هۆکاری بۆ ماوەی لە پشت ئەم حاڵەتەوە هەیە نەخۆشی شەکرە نەخۆشیەکی ترسناک نییە نەخۆشیێکی کۆنتترۆلەکرێ کەسەکە ئەتوانی ژیانێکی ئاسایی خۆی هەبێ تەمەنی ئاسایی خۆی هەبێ هیچ گرفتێکی نەبێ بەڵام ئەگەڕێتە سەر ئەوەی کە تا چەند پابندە بە خۆراکی تەندروست تا چەند پابندە بە ڕێنمایی داخوازی بودنی و دیسا پیوندی تکشو زور داخوازی میتونیم شانس ما دو جال گل دکتری نبی لی پر واقعی من اگر چنه به من هندک جیل بحث نخوشی شکری و ین دلیجی کر و جاری ام مجبورین سپاسیا دکتر سواره مولود پزشکی پسپورین هنو و پیچی که دم مجه هدی برف دایی و چه دوباره رمضان دکتری پیروز بود سپاسیا که گلک تایبت بود دکتر کتو افشافت گل مداوی و خود خیراب بیست دکتر بوزانیاری کن دیری همین نخوشی آوند بو هیوای ان شاء الله ان جوانو کوزاین که مسلمانان لجیهان زورن سپاس بخوا ئێمە باسی مسلمانانی کوردستانمان کردی تاراوگەمان کرد بگومان لە ئەمریکاش بەهۆی خۆپاراستن و ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ مسلمانان ناتوان ئەو لە ڕەمەزانە وەک پێویست ساڵانی پێش و چۆن یادەکەیانە کرد یا خود ڕەسمەکانە کرد بەیەکەوە فتاریانە کرد ئێستا بزانین لە ئەمریکا چۆن مسلمانان کۆبوونەوەکانیان و شەوانی ئاینی یاخود ئەو کارە خێرخوازیانەیە شیان کرد بە تایبەت لەوێ بەڕێواچێت بەرەف ئەمریکای بە بچین بزانین کە مسلمانین ئەمریکای ئەف ساڵە و سەردەما کۆرۆنای چاوە ڕەمەزانە پیرۆز دەرباست ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو ڕێوڕسمە ئاینی و سیاسی و هونەری و کولتوریەکانی گۆڕیوە مسلمانانی ئەمریکا با کۆمەڵ ڕێوڕسمایینەکان لە ڕەمەزاندا جێبەجێ ناکەن بەڵام چەند کەسێک کۆمەڵەیەکیان پێکەنەوە و ڕۆژانە خواردن و پێداویستی دەگەنە بەردەم ماڵی ڕۆژوانان لە کاتێکدا ساڵانی ڕابردوو مسلمانان زیاتر لە مزگەوتەکان بەربانجی ڕۆژ و شاردنیان دەکردەوە وەکەوەی ئێستا لە ماڵەکان بیکەنەوە ئێستا خوشک و برا مسلمانەکان ناتوانن بە شێوەی کۆمەڵ لە مزگەوت و شوێن ئاینەکان کۆ ببنەوە هەروەها بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا مزگەوتەکان داخراون ئێمە لەم شوێنە خواردن و هاوکاریەکان بۆ بەربانکردنەوە کۆ دەکەینەوە و دواتر دەیگەین نەماڵی مسلمانان هاوکاریەکانمان زیاتر بۆ ئەوانن کە نەخۆشن و ناتوانن کار بکەن
ساڵانی ڕابردوو لە مانگی ڕەمەزاندا لە زۆرینەی مزگەوتەکانی ئەمریکا هەموو ئێوارەیەک ڕێوڕسمی خواردن و خواردنەوە و ڕۆژوشکاندن و بەربانکردنەوە ڕێک دەخرا بەڵام ئەمساڵ بەهۆی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێکارەکانی حکوومەتی ئەمریکا دژیەوە پەتایە مزگەوتەکان داخراون بەڵام هاوکاریەکان و دابینکردنی خواردن بۆ مسلمانان تا ڕادەیەک بەردەوامە و ئێستا چەند کەسایەتێکی ئاینی هاوکاری دەگەێنە بەردەم ماڵی مسلمانان بە تایبەت ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە. باپەی دوای نامەرەکان تا ئێستا زیاتر لە 1,142,000 کەس لە ئەمریکا توژی ڤایرۆسی کۆڕۆنا بوو و 66,621 کەسی دیکەش با کۆڕۆنا گیانی لەدەستداوە. لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆناش مزگەوت و شوێنە ئاینیەکان لە وڵاتەدا خراون بەڵام مسلمانان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا ڕێکاری دیکە بۆ هاوکاریکردنی یەکتر و دابینکردنی خواردنی تایبەت بە بەربانکردنەوە و ڕۆژوشکاندن دەگرنە بەر. ژوان هەرچەندە ئەزانین کە کۆڕۆنا بۆەوەی داخستنی هەموو مزگەوتەکان وە زۆربەی وەستانی مەراسیمەکان یاخود هەر ڕێوڕسمێکی دیکە بێ و ئەم ڕەمەزانەشی جیاواز کرد لە ساڵانی پێشوو بەڵام لەگەڵەوەشدا کارە خێرخوازیەکان بە هەر شێوازێک بێ جێبەجێ کراوە ئەوژی دەنگی هەفکۆرەمەیە پرۆدوسەر کۆک سەردۆری ئەکە خوددا حەسکەت ڕۆژەکە دی نەستودی جوان تۆ بەرنامەیەم پێی بەحوەست دیدی برنامه پاشیوا افشاوی پاشیوا دهی هی و رمضان یا افصالاجی میکاف کاری من بجا جماعت جدید ما انزل بیری سپاس به همیا بیت کاری آمد که به اینا نوا که برنامه بجانی بیت پیشکش کنیم کی بیدار اینجی دلیل به ترت سکت تا پیشکش کنیم ما بحث کردستان که کردش در و 4 رمضان در باسکن امریکا جی مدمایی که بحث کردیم دی ما افشاوش یا هر وی پیشکش بین ان شاء الله شبکه‌ای ده حوال دی تشت جانتر خوشتر پیشکش وین همیشه مالتان عودان به ولا خير وخوشيا بنو او بابتاني ك ومان باس كردن بيقومان ببيت جي سود وزانياري او زياتر كردبت وهميشه اللي بوردبن خوش حال بن اسپاس گزاریش بن صفر و پاشیوی هر تشتکل سربت نعمت خدا همي قوا هزرا وامكن ابكيم ترهي سپاس يا خدا بكنو پاشیوا و خير و برکت و صحت بدو هر شاد بجنو سلام عليكم سپاس